بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم. سپاستان دەکەم بۆ ڕێخستنی ئەو دەرفەتە. خوشک برانی بەڕێز مەمنونتانم. من قەت بەو نەزرێتە مەشان ناکەم چەند کەس ئامادەیە و چەند کەس ئامادە نییە لە کۆبنەوە، چونکە گرنگی عەقڵ لە زۆریدا نییە، گرنگی عەقڵ لە وشیاریدایە. ڕەنگە یەکجار یەک کەس وشیار بێ، کۆمەڵگایەک لەسەر دەستی ئەو وشیار بێتەوە، بەس ڕەنگە هەزارانی دوو لە ڕووی ئەوە ناوشیار هەبن، قیمەتی پوشکەیەکیان نەبێ. ئەوەش سەرمێنراوە بە پێی ڕووداوە تاریخیەکان کە پێغەمبەر هەبووە عەلەیهیمو سەڵات وەسەلام، هەموو تەمەنیان ژیانیان کردووە، بەڵام کەمترین خەڵک بەدەمیانەوە چوونە، سادر نەبوونەتەوە و لە حەقیەتی حەقی پەیامەکەی ئەوان کەم نەکرایەت. لەبەرەوە نە من دڵم بە خۆمەستنی ئەوە دڵتان بخۆتان بست. خوا سەلامەتتان. ئەو بابەتێک کە من دەمەوێت قسەی لەسەر بکەم، بابەتێکە بابەتێکی گرنگە، بەس شێوێنرایە. من ئەمەوێ ئەو بەشێک کە شێوێنرایە ئەوەتان بۆ چاپ بکەمەوە، هەوڵەدەم، چونکە ڕاستی ئێمە وڵاتێک بووین زۆر تینوو بووین، هەشتێکی نوێ دەهات بە خێرایی وەرمانەگرت، بە باشی و بە خراپیەوە، وە کەسیشمان نەبوو، دڵسۆزمان نەبوو بڵێ کاکە ئەم بەشە خراپەی ئەم بابەتە وەرمەگرن، ئەم بەشە باشە ئێمە وەرگن. لەوانە پێشکەوتنە تەکنۆلۆجیەکان هەرچی هات لەسەر ئێمە تاقی کراوە، لەوانە بابەتە فکریەکان، لەوانە هەموو ئەو شتە نوێیانەی کە لە دنیادا دروست کران، کۆمەلگای ئێمە تەبعاً عێراق بشکل عام بەبێ هیچ سانسۆرێک هەموو شتێکی وەرگرت. بۆیە هەتا بە خۆمان کەوتین بین کاکە ئەم قەڵەمە لایانی خراپیشی هەیە لە دەستمان دەرچوو. یەک لەو بابەتە هەرە گرنگانە بابەتی گەشەپێدانی مرۆیی بوو. گەشەپێدانی مرۆیی هات سوود بگەێنێ، بەڵام زیانی زۆرشی گەێنێ. کۆمەڵێک مەفاهیمی تێکدا و خەڵکی لەسەر هەندێک بابەتی وەهمی گۆش کرد و هاندا، و چونکە احترامن وەکو زۆر بابەتەکانی تر خەڵکی نەزان دەستیدا پێ و بەلا ڕێدا بردرا. لەوانە من دەمەوێت قسە لەسەر بابەتی سەرکەوتن بکەم. چەندە مۆزوعی سەرکەوتن کرا، وەهمێک وە پۆینتێک، ئێمە هەموو جەنگێ بکەین لە پێناو ئەوەی دەگەین ئەو پۆینتە، دوای دەگەی ئەو پۆینتە دەبینی هیچ شتێک نەگۆڕا لە لای تو. ئەی من ئەم هەموو مادووبوونە بۆچی کردم؟ بۆ ئەی من سەرکەوتونیم؟ سەرکەوتون بەڵام یەک کۆمەڵە شتی ترشم لەدەستدایە. یعنی چی؟ بۆ هایە؟ من زمنی وانە بابەتی خوێندن، کە بابەتە پێویستە بە جەنابتانەوە. وابزانم لە هیچ کۆمەلگایەک، هەندی کۆمەلگای ئێمە قوتابی لە پۆلی شەشە سترێسی نییە. مامۆستا سترێس بە دروستەکە، احترام هەیە مامۆستا. چونکە مامۆستا هەر لە پۆلی پێنجەوە دەڵێ ساڵە مەسیرەکە دەستی پێکرد. ساڵی مەسیری یعنی دایک و باوک ئەم ساڵ سەفرەمان نییە و میوانداریمان نییە و سەردانی کەس ناکەین، کەس بانێتە لامان، کەسمانە یا کوڕمان سەفی شەش. ئێوە سترێسە. ستو بەحسابی خۆت پیاوەتی لەگەڵ ئەم کچویان کوڕی خۆت دەکەی، بەس ئەمە سترێسی بە دروستە. غرفەیەکی تایبەتی بدەنێ، سزنە بیکەنە سزنەکەی خۆیەوە، باچکەوە سەفی شەش. ئەمجا کۆمەلگا ئەم ساڵ پۆلی شەشی وش دایکت بمرێ، دەبێ ئەم ساڵ بەس بخوێنی. هاوڕێکانت هەر هەمومان ئەمجا هاتین کۆمەڵێک ئامانج ئێمە بۆ دیاریەکەین. چێ هەیە پۆلی شەش نەبێ خەون بە کولێ توپۆ نەبینێ؟ خۆ تەشریحی دڵی هەمووتان بکەم، تەشریحی شەخسیەتی هەر یەکتان بکەی، ڕەنگە سەتان نەوەتان هەر نەگونجێ بۆی تەبیب بێ، هەر ناگونجێ وەکو پێرسوناڵیتی وەکو کەسایەتی ناگونجێ ئەوە تەبیب بێت، چونکە هەر پیشەیەک پێویستی بە جۆرێک لە کەسایەتی هەیە. ئێستا بۆ نمونە با نمونەیەکی علمیتان بۆ بێن بۆ لەسەر بابەت. مرۆڤ لەسەر دوو جۆر دابەشە بن. جۆرێکیان پێیان دەگوترێ الشەخصیە الئینفیساڵیە، جۆرێکیان پێیان دەگوترێ الشەخصیە الئیندیماجیە. شەخسیەتی ئیندیماجی ئەو کەسانەیە کە بە ئاسانی تێکەڵاوی ئازار و مەشاکل و دۆخی بەرامبەرە بێ. دەبێتە مامەخەمە و خەمی هەمووان لەسەر خۆی کۆ دەکاتەوە و ناتوانێ بژی بە بێخەمی هاوڕێ و خزم و دۆست و کەسەکانی خۆی.
وی بەردەوام دەیبینی غەمبارە غەمەکانی خۆی نین هی خەڵک و دەوروبەری خۆیت شخصیەتی ئیندیماجیە باشە کوڕێکی کچێکی برایەکی مشکلێکی بێ ئەو بەمانگ دانیشێ بە دیارەوە خەوی لێ ناکەی و خەمی بۆ دەخۆ بە دیار فیلمێکەوە ڕەنگە 2 ساعت دوای تەواوبوونی فیلمەکەش ئەو بەز بگیریە ئیندیماجیە چکە تەقەموسەکە لەگەر حەدەسەکانی ئەو بەش جۆرێکتر هەیە پێوتێ شخصیت انفصالیە مجرڕەدە مشکلت هەیە هاتێ لای من دەتوانم جۆ لە مشکلەکەت ڕاگرم تێبگەم بزانم سەرداوەکەی لە کوێوەیە چی هێوکارە چۆن عیلاجە بێ ئەمان بۆ بدۆزمەوە بەڵام زگم پێت ناچێت نامە جوزئێک لە مشکلەکەیت کە تو لای من ڕۆیشتی تر من لەبیر دەکەم ئەوە شخصیەتی مجرڕەدە انفصالیە باش بێنە بەرچاوی خۆت کەسێک ساحێبی شخصیەتی ئیندیماجی بێ ببێتە دکتۆری نەفسی چی بەسەر دێ چەند خەتەرە خۆی شخصیەتی ئیندیماجی ئەوە لە هەفتەیەک کاگە پێز نەخۆش بینی یعنی ئەم هەفتەی پێز خەمی گەورەی هەیە هەفتەی پێز نەخۆشە بێن نەک ڕۆژی پێز نەخۆش ئەمە بێتە ڕاوێژکاری کۆمەڵایەتی یە خەتەرە شخصیەتی ئەو بۆ هەندێک پیشە هەیە ناگونجێ ئەمە بیکەی محاسب هیچ عیبی نییە حسابات با لەگەڵ ڕقەمات تێکەڵ لەگەڵ ڕقەمات تێکەڵ بخەی ناک با لە ڕاضە با لەگەڵ موادی کیمیایی ئیشکە مشکلی نییە ئەها پێرسۆناڵیتی چەند مهمە بۆ هەڵبژاردنی پیشە کەواتە ئێمە کە هەر هەمومان داوای پیشەیەکی دیاریکراوەکەین مراجعی خۆمانمان نەکرێتە بزانین ئێمە وەکو شخصیت دەتوانین ئەو پیشەیە ئەنجام بدەین ئەو کۆمەلگا بۆی دروست کردی خەڵک بۆ دروست دەکەن و تۆش ناچاری بۆ تێرکردنی ئەو حەزەی خەڵک هەموو جهد و هیمەت و هەوڵێک بدەیت پێم خۆشە ئەگەر ئەو قەناعەتەی من سەدێرەم غەڵەت بێ بەڵام هەموو ئەوانەی هەوڵی دەرەجەی باشە دەن بۆ ئەوانە کولێ توپ بێن کە دەبێت فەسلێک لە بینی ئەوە بکەین دەرەجەی باش و بەدەستهێنانی بەرزترین کولیە نییە دوو مەفهومی جیاواز من دەکرێت دەرەجەی باش بێنم بۆی بۆ هەمووی ئیسپات کەم کە تواناو ئیمکاناتی من ئێجگار زۆرە بەڵام چوون بۆ بەرزترین کولیە ئەوە تێرکردنی حەزی ئێوەیە تێرکردنی حەزی خۆم نییە حەزی من شتێکی ترە ئەبێ مەراجعی خۆم بکەمەوە ئەوە دانیشتێکی تایبەت و تەنهای دەوێت لەگەڵ خۆم ئەگەر نەتزانی پێویست بە ڕاوێژکار بوو لەگەڵ ڕاوێژکار دانیشتە مەرجە دایک و باوکت ڕاوێژکارێکی باش بن لەو موزوع ئاگدار ڕەنگە نەزان چونکە دایک و باوک ئەوەی دەیبیستن و دەیزانن دەڵێن کچمان دکتۆر بێ و کوڕمان دکتۆر بێ ئەویان زۆر پێخۆش ئەمە جیرانێکم هەبوو من ئەدەبی بووم ئەدەبی بەرزترین کولیەتیدا کولی قانون بوو منش چوومە کولی قانون کە هەموو جمعان دەچینە نوێژ لە ڕێگا دەیگوت ئارێ مامۆستا ئەتو خوێندن گەیشتی چوو دەمن وڵا پۆلی شەشم تەواو کولیێشتە لە کولی قانون ئەی نەدەبا بچێ کولی تۆ ڕێگاکەی من ڕێگاکەی جیاواز بوو ئەوەی نەدەچۆ کولی تۆ هیچ حەلی دیکەم ئەوە ئاخر کولیەکەم پێگەیشت ئێ وەڵڵاهی بەس کولی تۆ گەلە باش جیرانێکمان دەبۆ دکتۆر و ئەی باش هەفتەی داهات چەند لێ دەپرسیمەوە ئەم 3 ساڵی کولیم تەواو کرد هەموو جمعان و کابرا پرسە لێ دەکردم ئیحراز دەبوو خێتەکەی من ناستە کولی تۆ ئەمن کولی قانون بەنسبەت من کولی تۆ بێ بەنسبەت عیلمیەکان تۆ دکتۆر ئەمە کۆمەلگا دروستی کردو چەند دکتۆر هێستا لە خۆی بێزارە زۆر دکتۆرن هەن ئەوانە کە لە پیشی خۆیان بێزارن هەر نمونەیەکی سادەتان بۆ دەجێڕمەوە ئەوە واقعە 3-4 ساڵ بەر لە ئێستاکانە لەگەڵ برادەرێکی خۆمان لە خەت بووم وتم ئەرە تۆ گەیشتی چۆ چیت کرد ئێمە لە عەدادیە پێکەوە بووین کاتێک وتی وەڵای ئەم ساڵ اختصاسم وەرگرت تاعن چوو بوو بۆ خوێندن بۆ دەرەوە و تا ماستەر و دکتۆرا ئەمانی تەواو کرد و هاتەوە اختصاسی وەرگرت بۆ ئیخسائی بۆ پسپۆر لە بوارێکی دیاریکراوە ئەو ساڵێ ئەو من تەقاعود بووم لە ئیشی خۆم من خۆم تەقاعود کرد من پاش ئەوەی 10 ساڵ 12 ساڵ ممارەسەی پارێزەرایەتیم کرد میهنەی خۆم کرد خۆم تەقاعود وتم ئێمە پێکەوە لە عەدادیە بین ئێستا من لە پیشەکەی خۆم وا تەقاعود دەبم تۆ تازە دەگەیتە دەرەجەی اختصاس
هەموو خەڵکیش حەسوودی تا پێ دەبن خۆ ژیانی ئەو گەلە زەحمەت ئەو غەرەزەکەی من ئەوە بوو کە پێی بڵێم کە فعلەن ئەو ماندووبوون و زەحمەتی ئەوانەی چێژن هەموو پیشەیەکتر ناچێژێ بەڵام خەڵک هەر کچەکە دکتۆر بێ کوڕەکە دکتۆر بێ وە کابراوی زۆرم پێ خۆشە کوڕم ئێستا ئەم بابی میسی ماوەی بۆ دەیت هەر بە کۆرانە بڕۆی پێدەن ها بابی میسی هات میسی صاحب ئینجازەکەی بەزار پێی مهمە ناوی لەگەر ناوی ئەوە ڕەبەت بێمە سەر ئەسڵی مۆزوعی خۆمان بەرەزە ئێوە بۆچی دەخوێنن بۆچی دەخوێنن پرسیار لە خۆتان تا کردووە بۆ دەخوێنن چییە ئامانجەکەتان چی ئامانجتان لە خوێندن چی باش ناوی جەنابەت نووسەیبە ئاماز لە خوێندن ڕەزامەندی بەدەستێنانی ڕەزامەندی خوای گەورەی هەمووتان ئەو نیەتتان هەیە چێ بوویتە خێر شەیتان بوو باش نووسەیبە چەند ڕێگا هەیە بتگەێنێتە ڕەزامەندی خوای گەورە ڕێگا زۆرە هەر بەنسبەت تو چەند ڕێگا هەیە بۆ گەیشتن بە ڕەزامەندی خوای گەورە یەک ڕێگا هەیە کەواتە ڕێگا زۆرە وەنیە ئیدەن خوێندن یەکێکە لە ڕێگاکان بەنسبەت تو ئاگادار بە ژیانی تو هەر هەمووی بریتی نییە لە یەک ڕێگا هەتا نەفسیەت و میزاج و شەخسیەت و هەر هەمووی قیاس کردی بە ڕێگای خوێندنتە ئاخر معقولە تۆ ئەگەر لە خوێندنە یەک تۆز تووشی عەرقەلەیەک بی سترێسی دنیات بۆ دروست بێ و میزاج تێک چی و ژیان لێ تێک بچێ ئەوانە ئەتۆ بەتەمانی خوا لە خۆت ڕازیکەی ئەی باشە لەم ڕێگایەوە تۆزێک عەرقەلەت بۆ دروست بووە تەمەن بۆشت دروست نەبووە چونکە ئەتو بەتەمای ئەوەی کە بە تۆ خوا ڕازیکەی بۆیە عەرقەلەت بۆ خۆت دروست کردی ئەگەر ناخۆ وەرە بە زراعە خوا لە خۆت ڕازیکەی چ مشکلێ وەرە بە مەساحێک لە هەندەسە و خوا لە خۆت ڕازیکە نابێ بەس ئێوە احترام هەیە سەرنجام ئەوە تۆزێک شتێکی مەتاتی و عامە بۆ خۆتان داناوە کۆمەڵێک ئامانجی تر هەیە داتان ناوە بەڵام من با لەگەڵ بیرکردنەوەی ئەوەیە قسە بکەم مادام ئەم بەدەستهێنانی ڕەزامەندی خوای گەورە ڕێگای ترشی بۆ هەیە و من هەر لە ناو خوێندنیشە بە هەموو ڕێگاکان ئەتوانم ئەوەم دەستکەوێت بۆچی دەبێ خوێندن ببێتە سترێس بۆ من ئەوە یەک دوو سەرکەوتن لە خوێندن یعنی چی ئەوم پێ ئافرین باش لە هەموو بوارێکە ئەبێ پێوەرێک هەبێ بۆی ئەو شتەی لەو شتە حاڵی بیوەنیە ئێستا تو بتەوێ بزانی ئەم مۆبایلە کوالەتی چەندە هەندێک پێوەر هەیە بۆی بزانی ئەم شتە وەزنی چەندە پێوەری هەیە لە خوێندنە پێوەرێک دانراوە ئەم دەرەجەیە قیاسی توانای تێگەیشتی تو لەو بابەتە دەکەن متفقین چی ئەم نسبەی داناوە والله ئەعلەم طبعا لە هەندێک شوێنە ئەم نسبانە دەگۆڕن بۆ نمونە تویستە بتەوێ تۆفڵ یان ئالس بەدەست بێنی ئەبێت چەند بەدەست بێنی نسبەکە 50% نیەوە نیە ئەوانەی کە دەیانێ ئەوانەی کە تعدیلی شەهادە و شتەکەن و بۆ مۆزوعی خوێندنی ماستەر و دکتۆرە پێویستیان بە بڕوانامەکانی لوغەیە زمان یعنی ئیکتیفا ناکە بۆی 50% بێنی ئەبێ 72 بێنی 70 بێنی 80 بێنی کەواتە لە هەموو شوێنێک ئەو پێوەرە ئێستا بۆ تو بە خوێندنی توتان درا لە هەموو شوێنێک ئەو پێوەرە ڕازنی ئەو یەک دوو کاتێک تۆ لە مادەیەکە 60 هێنا ئایا تۆ بە 60 لە کیمیا تێگەیشتووی باش قوتابیەک 100 لە کیمیا دێنێ با 100 لە کیمیا تێگەیشتووە تەمام ئەگە با 100 لە کیمیا تێگەیشت بێ عالم بێ وانە
کەسێک 100% لە کیمیا تێگەیشت بێ یعنی عالم زانایە ئەو کەسێک کە 60% تێگەیشتووە 60% هیناوە لە ئیمتیحانەکەیە لەو ئیمتیحانەیە لەو مەجموعە سوئالە لەو بارودۆخە نەفسی ئەو تێدا بۆ 60 هێنایە نەک ئەو بای 60 لە کیمیا حاڵیە ڕەنگە بای 20 لە کیمیا حاڵی بێ حەزەکەم بزانم ڕەنگە کەمترش حاڵی بێ بەس بۆی هاتووە 160 سوالەکانە زانێت لێرە جواب بدات بۆی هاتووە 160 سوالەکانە زانێت جواب بداتەوە جا خۆتان زانیت تەکنیکی خوێندن و جوابدانەوە ئیمتیحانەکانی پۆلیشەش یەک دنیا ئاسانکاری بۆ کراوە بۆی تو بتوانیت ئەو دەرەجانە بەدەست بێنی کە من لە قیمەتی بەدەستهێنانی دەرەجە کەم ناکەمەوە هەمووتان بەو نیەتەوە دەرس بخوێنن لە هیچ دەرسێک بە 99 ڕاستی مەبن ئەو معناوانی ئەو قسانی بۆ دەکەم بمەوێ خاوت کەمەوە و سارت کەمەوە بەعکسەوە ئەمێ تێگەیشتن بۆ ئەو بابەتانە بگۆڕم ئەو سەتەی تۆ لە زمانی عەرەبیدا دەیهێنی سەتە لەو سوئالانەی کە بۆت هاتووەتەوە نەک لە زمانی عەرەبی لە ڕیاضیات لە نازانم چی بۆیە کاتێک تەلەبە دەچێتە کولیەکان توش سەدمەیەکی گەورە بێ هەفتە دە ڕۆژ مانگی یەکەم هەر نازانێت چۆن مامەڵە لەگەڵ واقع نوێدا بکە ئەوەی ئەو دەیخوێن ئێستا شتێکی ترە یان بابەتەکە زۆر قوڵترن لەوەی کە ئەو یان ڕەنگە عەکسەکەی دەرسی زۆر سادە بێ کەواتە بەشێک لەو سترێسەی کە تۆ لە پۆلیشەشا بۆ خۆت دروست کردووە خۆت جارە چایکە لایدە باوەڕت پێ بێ ئێستا بە سترێسە بڵێم ناوت چیە ناوی خۆت لەبیرەکەی یاسای سترێسە هەیە چونکە مرۆڤ دوو جۆر عەقلی هەیە پێوتری العەقل المنطقي والعەقل العاطفي عەقلی منطقی ئەو کاتە یعنی لۆژیک ئەو کاتە ئیشەکە کە مرۆڤ لە حاڵەتی نۆرماڵا بێ یعنی لە ڕووی نەفسیەوە خەوی ترسی هەموو ئەوانەی نۆرمال بێ هیچ شتێکی غەریب بەسەرا نات لە کاتی لۆژیکە مرۆڤ سوالی ئاسایی لێ بکە بە ئاسایی جواب بدات پرسیاری لێ بکە زانیاریەکان شیە کاتەوە وەڵام بدات ئەوەی کە دەیزانی و بیستێتی ئەی خاتە سەروەڕق لە کاتی شوێنەیی و لە کاتێک عەقلی لۆژیک ئیشەکە یەک تۆز ترس وەلی دەکە نەتوانی بە عەقلی لۆژیکی ئیش بکە ئێستا چەند بە هادی ئیدانیشتی لەم لەحزەیە شێرێک بێتە ژوورەوە چی ڕووەدا کەسی بێتە برای کەس دەڵێن مامۆستا بە احترامی بگرن لە پێشمی بڕاتە دەرەوە نا هەر کەس بۆ خۆی غارەدا بچێتە دەرەوە وایە ئەی چ بوو ئێستا لەو لەحزەیە دێمەوە چەند عاقلین چەند محتەرەمین پێکەوە دانیشتوین بۆ کەس نەبوو برای کەس کاتێک کە حاڵەتێکی لە ناکاو دروستە بێ حاڵەتەکە عاتفیە عەقلی عاتفی دێتە شوێنی عەقلی لۆژیکەوە عەقلی عاتفی ناتوانێ بیر بکاتەوە دوو ڕێگای هەیە یان پەلەمارەدا یان ڕادەکە ڕێگای تکەینی ناتوانێت بە لۆژیک فکر بکات ناتوانێت بڵێ بزانم ئەو شێرە دەبێت حەزی لە چنەوە خواردنەوەی مەسەڵەن بە چ توانم بیگرم ناتوانێت فکرانە بکەیەوە ئەو تەوقیتی ئەوە نییە کە سیارەیەک بە سەریعی بۆت دێ جسمتی عازت بۆ دەنێرێ دەڵێ خەتەرێک هات لەو کاتە ئەتوو یان ڕادەکەی یان هەردوو قەدەم دەشکێ لە جێ خۆتدا دەنیشی کەسێک جنێوت پێدەدا یان لێ دەی یەکسەر یان دەڕێ بەجێ دەی ڕادەکەی لە بەردەستی دانانشی بێ بزانم ئەو کەسە دەوی لەو جنێو بدا فکری لە چ کردەوە دەوێت چ مشکلێکی ئەو شتانەت نییە بۆیە هەم کوشت و بڕ و لەو لەحزەیە عەقلی عاتفی بڕیارەدا دکتۆر مورید الکلاب دەڵێ ئەگەر مرۆڤ بیتوانی بە هەموو قەرارێکی 5 دقە تەئخیرکە بەشی زۆری مەشاکلەکان چارەسەر دەبێت ڕوانە نەدەدا ئەسڵا چونکە ئەو لەحزەیە کە تو دەوێت قەرارەکە بدەیت بۆی دڵنیابی ئایا بە عەقلی عاتفی داوت یا بە عەقلی لۆژیکی بەس 5 دقە تەئخیری کار لەو سترێسە نەدات کاتێک لەژێر سترێسا دەبی
دەبێت توانە زیهنیەکانی خۆت سێ قات و چوار قات بەکاربێنی واتە بەشێک لەو ماندیبوونەی کە تۆ دەیچێژی لە پۆلی شەشە هی خودی دەرسەکان نییە هی خودی ئەو سترێسێکە بۆ دروست بوو ئەو سترێسە لا بە سێ لەسەر چواری مەشاکلی پۆلی شەشت هەلە بێت سێ لەسەر چواری وعدتانە دەن بەبێ منەتی و بەبێ سترێس و بەبێ کێشە و بەبێ ئەوەی بیر لە ڕقم و دەرەجەکان بکەیتەوە بێ ئەوی بیر لەو کولیە بکەیتەوە کە دەستێکەوێ هەموو ئەوان لادە لە بێشی خۆتە بزانە خوێندن لە پۆلی شەش چەند ئاسانە زۆر ئاسانە وەڵا برای ئێوە لە پۆلی شەش ئەو چل ڕۆژەی کە ئیزن درێن چل ڕۆژ بوو نازانم ماگونی و دوو ماگو چەند 27 ڕۆمانم خوێندەوە لەبەر ئەدەبی بووین بۆ ئێمە ئاسانتر بوو جزێک بوو لە سەقافەی خوێندنی ئێمە 27 ڕۆمانم خوێندەوە فرسەت بوو ئەسڵەن ئەو نەترسانە لە خوێندن لە پۆلی شەشە ئیمتحانەکانی پۆلی شەشی لاکردن و ئیمتحانەکانی ماگانە دەرەجەش هات بۆ خۆی بە ئاسانتر ئێستا بۆم دەرکەوتوو یاسایەکتر هەیە دەڵێ هەر شتێک بترسی لە بەدەستهێنانی لە دەستی دەدەی ئەمە زۆر خەتەرە هەر شتێک ئەتەوێ زۆر خەمتە لەوەی کە بەدەستی بێنی لە دەستی دەدەی ئاگادار بن کەواتە بەشێک لەو شتانی کە بەدەستان نەهێنایە خۆتان بوونە ها هەندە لێ ترسێن زۆر بترسی لەوەی نەخۆشیێک توش دەبێت ئەو نەخۆشیێک توش دەبێت زۆر بترسی لەوەی موسیبەتێک بەسەر منداڵەکەت یا خوشکەکەت یا ئەو کەسێک کە زۆر خۆش دەوێت ئەو موسیبەتی بۆ دێنی خۆت بۆی دێنی ڕێگای بۆ دروست دەکەی ئاگادار بن لەبەرەوە بابەتە سترێس بابەتێکی ئەتیادی نییە بابەتێکی زۆر خەتەرە زۆر مەترسیدار سترێس وا دەکات ئەو کولیە بەدەستنێنی کە بەدەستی باوەڕ کە ئەو خوێندنەی تۆ لە پۆلی شەشدا دەیکەی بۆ ئەوەی کولیە تۆ بەدەست بێنی بۆ تەلەبەیەکی تر کە سترێسی نییە لە یابان لە سوید لە فنلەندا هی ئەوەی دکتۆراشی لەگە بێنێتەوە یەکسەر ئەوەیە ماستەر دکتۆراشی بدەنی ئەوەندەی ئەتۆ ماندوو بی کەم تەلەبەی هەندی پۆلی شەشی ئێمە ماندوو بی زەختی لەسەر لە پۆلی پێنجەوە ئەوە خۆیان حازرەکە جە سەردەمی ئێمە سەرسفرکردن هەبوو نازانم ئێستا ئەوە ماوەیانە کوڕەکە کە دەچوە لە بەهارەوە پرسی سفرە کرد بۆ ئەوی پێی شەرمە بێتە دەرەوە هەنە دەهاتە دەرەوە هاوڕێمان هەبوو لەو مەرحەلەیە نەفسەتی لەدەستداوە ئێستاش چا نەبووت ئێستاش چا نەبووت یعنی زەلامێکی ناتەبیعیە فەرجان واز لەوە بێنە تۆ لە دوای شەش دەرەجەکەت چەند دەبێ چ کولیەک وەرتەگرێ لە دوای کولیەکە ناو دەبێتە چی تەعینەبی یا تەعینەبی هەیە لە ئێستا فکرلەوانە شەکاتەوە واز لە هەموو ئەوانە بێنە ئەو سترێسانە هەر هەمیلادە بزانە خوێندنی پۆلی شەش چەند ئاسانتر چەند خۆشتر چەند ممتعترە بێت طبعا نیەت ئەوە بێ کە دەرەجەی باش بێنی طبعا کەمتر ڕازی مەبە لە سەد لە هەموو دەرسەکان ئەوە جیاوازە بەس ئەوە لە خۆت دوورخە ئەمجا سەرکەوتنێک بەدەست بێنە کە بۆ خۆتە نە بۆ خوشکەکەت بێ نە بۆ براکەت بێ نە بۆ دایک و باوکت بێ نە بۆ کۆمەلگاکەشت بۆ خۆت مەقسەدم لەو قسەیە چییە مەقسەدم لەوەیە کە تعبیرکردن لەو سەرکەوتنە بۆ ذاتی خۆت بێ و گونجاو بێ لەگەڵ سروشتی خۆت سروشتی تو زۆر گونجاوە ببیتە عالمێکی فیزیایی باشە تەواو ئەو نەجاحە بۆ خۆت بێنە لەبەر خاتر کەس مەڕۆ کولەی هەندەس لەبەر خاتر کەس مەڕۆ کولەی نازانم چۆ لەگەڵ کەسایەتی خۆ لەگەڵ شەخسیەتتا فیزیا زۆرە گونجێ زانێ ئەگە بچتە خەتی فیزیا ئەبێتە زانا ئەبێتە دانا زۆر سپاس چاک ئیشت بەوە نەبێ کۆمەڵگا چنا و عنوانێکت بۆ دادەنن
ئێمە هەر حەزمان لێیە یعنی لەقەبمان بدەنێ پارێزەر فلان و ئەندازیار فلان با لەقەبمان نەبێ کابرای ناوی عەزیز بوو کاتب بوو بزانم تورکە شەهادەی نۆبڵی وەرگرتەوە ئەو هەفتەیە بوو کە تازە شەهادەکە وەرگرت و خێزانی لەماڵەوە وتوی عەزیز بڕۆ ئەو زبڵانە فرەتە دەرەوە وتی ئافرەت تو نازانی ئێستا من خاوەن بڕوانامەی نۆبڵم وتی عەزیزی خاوەن بڕوانامەی نۆبڵ ئەو زبڵانە فرەتە دەرەوە بەنسبەت خەڵک چ فەرقەکە تۆ شەهادەکە پێشەچی ناوەکە چیە چ نییە بەنسبەت تۆ چیەکە ئەزان لە ئێستا بەدواوە باوەڕتان هەبێ دەبێ مرۆڤ شەڕی ئەوەی بێ چێ ئەتوانێت نسبەی کۆلسترۆل لە خوێنیدا کەمتر بێ چێ ئەتوانێت شەو کە دەخەوێ خەوەکەی قوڵتر بێ چێ ئەتوانێت سەعاتێک زیاتر بە پێیان بڕوە ئەمانە بنە علاماتەکانی سەرکەوتن لە ئێستا بەدواوە بەدەستهێنانی ئەم لەقەبانە ئەوە دەرکەوت هیچ بۆ ئینسان دروست ناکە زۆری ئەندازیار و پزیشک و فیزیا و ئەمانە بەختەوەری دروست ناکە بۆ تۆ بۆ مرۆڤ ئەو پێشەچی کە هەتا خۆ ناتوانێت خۆت بخەڵەتێنی ئەتوانی من بخەڵەتێنی وەکو هاوڕێیەکت پێم بڵێ کە من مهندسم دائما تۆزێک من دکتۆرم بەس خۆ ناتوانێت خۆت بخەڵەتێنی سەرکەوتن شتێکی نسبیە ڕێژەییە من زۆر ئەو نمونەیە دێنم کەسێک خۆی کاندید کردووە بۆ بچێتە پەرلەمانەوە باشە 1 ملیۆن کەس دەنگدەرن کورسیەک حەقی 30,000 دەنگی هەیە باشە ئەم کەسە 30,000 دەنگی هینا چووە پەرلەمانەوە سەرکەوتوو بیا سەرکەوتوو نەبوو سەرکەوتوو بیانە چووە پەرلەمانەوە ئێستا سەرکەوتوو بوو وانە باش لە ملیۆنێک دەنگدەر چەند کەس قەناعەتیان بەو کابرایە هەبوو دەنجاندا پێ لە چەنددا فەشەلی هێناوە ئەم کابرایە گەلێک زیاتر وانە کاتر سەرکەوتن ڕێژەییە سەرکەوتن ڕێژەییە وەکە هەندێک کەسێ هەر بە کۆتا و ئەوانە دەستنە پەرلەمانەوە هەر پێویستیان بە 400 سەوتێک وازدەوان هەر بێن بەس کەسێک بە 30,000 دەنگ حەقی خۆی چووە پەرلەمانەوە ئەمجا چۆن بتوان پێ بگرین ئەمە سەرکەوتووە لە کاتێکدا 997,000 لا 970,000 کەس قەناعەتیان بەم کابرایانەوە بچێتە پەرلەمانەوە ئەو ڕێژە زۆرەی کە قەناعەتیان بەمە نەبوو گەلێ زیاتر بوو لەو ڕێژەیە کە قەناعەتیان پێ هەبوو بەڵام زاهیرەن ئەم کەسە سەرکەوتووە ئاگداری ئەو هەڵخەڵەتانانە بن بۆ خۆتان و بۆ غەیری خۆتان سەرکەوتن ڕێژەییە ئەسڵەن ئەتۆ کە جارێ ئەتوانی کتابەکە بخوێنیتەوە ئەو سەرکەوتووی یعنی خوێندەواری ئەتوانی وەختت هەیە تاعن پێداویستەکانی خوێندن چین بەلایەوە پێداویستەکان وەقت چاو خوێندەواری واتە تو ئومینیت ئەوانە پێداویستەکانی خوێندن چیت کە هەیە بەنسبەت ئەوانەی کە چاویان نییە خوای گەورە تاویز بکردنەوە بۆ ڕێگای ئەودیۆ ئەوانە توانن بخوێنن گوێیان هەیە ئەی کەسێک ئەگەر چاو گوێی نەبێ ئەتوانێت بخوێنێ چۆن فێر بێ چاوی نییە نیشانی دەی جۆشی نییە تێگەیەنی ببیستێ چۆن فێر بێ کەس ناوی هێلن کیلەری بیستووە هێلن کیلەر
فیلمێکی لەسەر دروست کرا ئەمیتا بەو ئاخیرە فیلمێکی بۆ دروست هێلن کیلەر ئەو منداڵە بوو کە لەدایکە بێ گوێی نییە و چاویشینی مامۆستاکەی سۆفیا دەڵێ یعنی نەمەزانیت چۆن فێری پیتی کەم پیت چونکە هیچی نەزانی هەر نوتقێکی هەر فۆنەتیکێکی تەلەفوز دەکرد شتی غەریب و عەجایباتی دەرەکرد چونکە ئێستا تو منداڵ تا دەستە ڕەوزە دایک و باوک ئیشەکەیان زۆر بۆ ئاسان کردو هەرچی ئەلفازە فێریان کردووە ئەیوبی و ئەمان هەمووی وەکو لەفز دەزانێ بەس لێرە تو بۆی لە قالبە دەی لە قوتابخانە و لە ڕەوزە دەیناسێنی پێ ناسێنی ئێمە ئەوشی نییە دەڵێ دەبایە دەستێکی بێنم لەسەر لێوی خۆم داینیم دەستێکی لەسەر لێوی خۆم دانێم تاوەکو من سەوتەکەت دەڵێم بزانێت لێوی من چۆن حەرەکاکە ئەوش بتوانێت ئەو حەرەکەیە بکاتەوە بە لێوی خۆی بۆی ئەو سەوتە دەرکە چەند ساح ئەڵێ هەتاوەکو فێری پیتی ئەیم کرد ڕەنگە 19,000 سەوتی غەریبی دەرکردێت بەستا فێریکەی حەرەکەی لێو چی پێویستە تاوەکو پیتی ئەی دەربێت ئەنجا پیتەکەی تر ئەنجا ئەوەی تر ئەنجاوە پیتەکانی دەرکرد ئەنجا وەرە پێی بناسێنێ ئەمە ئاوە دەوایە دەستێکی لەسەر ئاوەکە دابنێ دەستێکی لەسەر لێوی خۆی دابنێ مامۆستاکەی بەو حەرەکاتانی لێوی وشەی ئاو دەرببڕێ ئەنجاوە ئاوت فێر کرد ئەنجا ئەمە نانە ئەمە دارە ئەمە بەردە چەند زەحمەت ئەمە یەکێک لە کەرەستەکانی لەبەر دەست نەبووە یەکێک لە کەرەستەکە دوایی هێلن کیلەر دەبێت یەکێک لە سپیکەرە بەناوبانگەکان لە جیهاندا بەسەر زانکۆ عالەمیەکانە دەگەڕێ وتارەدا دوو دکتۆراش دێنێت بە مەقیاس و پێوەری هەرچی مرۆڤ بەرەسەر زەوی هێلن کیلەر خەت نەدەبا فێری خوێندنێکی ئاسایش بێ ئەی کە مرۆڤێک هەموو ئەم کەرەستانەی بەباشی هەیە جا ئێستا شتی تریش پێیا بووە کەرەستەی تریش غورفەیشی ئەدەنێ نایەنە سەرماوگەرماشی بێ دەورەشی بۆ دەکەنەوە مامۆستای خصوصی بۆ دەگرن ئەوانە هەموو هۆکاری هاوکارین یعنی وەسایل مساعدەن ئەنجا دایکە فەقیرە ئەو فترێ نایە کچەکەی ئیش بکە نایە کوڕەکەی ئیش بکە نانی بۆ دێنەوە ماڵ دەبێ گوێ زۆر بخوا بۆ مێشی باشە نازانم زۆر یعنی یەک دنیا وەسایلی تکەی مساعدەشیان لە پێشدانا بەس تا ئەم مرۆڤە بازە للعلم ئەتۆ بەس ئەو سی هۆکارەت پێویست هەستەوەرەکەت ئیش بکە خوێندەوار بی وەختت لەبەردەست بێت تەواو تر هیچ حجەت نییە نەتوانی زاڵبی بەسەر خوێندنێک هیچ حجەت نییە ئەو دەرس و مادانەی کە لەبەر دەستایە چێ دروستی کردووە مرۆڤێکی تر مرۆڤ ناتوانێت شتێک دروستکە لە دەرەوەی تواناکانی مرۆڤ بۆنێ ئێستا من ڕەنگە نەتوانم تێبگەم لە هەموو یاساکانی خوای گەورە لە هەموو قودراتەکانی پێی نابم ئیدراک ناکەم بەس معنای چییە کابرایەک شتێک بنووسێتە نەتوانم لێی تێبگەم عەقڵی ئەو ئیفرازی کردی عەقڵی منش دەتوانێت وەریگرێتەوە باش مرۆڤ ڕۆژ بە ڕۆژ دنیا پێشەکەوە یا بەرودواوە دەگەڕێتەوە پێشەکەوێ ئەی بۆ تا ئێستا ئیش بە نەزەریەکانی ئەینشتاین و نیوتن و ئەمان ناکەین ناچارین بگەڕێنەوە سەر ئەوە بۆ لە بابەتە فقهیەکانە ئێستاش دەبێت ئیمامی شافعی مەوزوعێکمان بۆ حەسم بکە کا پێشکەوێ کا پێشەکەوێ ئێستا لیمان تێک چووە بەرەو پێش زیان بەرەو داوەت ئێستاش ئێمە دەبێت بگەڕێنە سەر مەجەللەی ئەحکام عەدلی و فتوا بە نرخەکان و کتێبە بە نرخەکانی ئەم زانای گەورانە لە بوارە
لە بوارە فقهیەکە ئەوها باس دەکەم لە بوارەکانی ترشە تۆزێک تعدیلات هەیە مثلا لە بواری طبیە ڕسێرچێکی نوێ هەیە تۆزێک تعدیلات هەیە لەسەر ئەو بابەتانە ئەگەرنا لە ئەسڵ و لە ئەساسەوە تا ئێستا ئێمە احتیمال لەسەر ئەو بیردۆز و ئەو ئیکتشافات و دۆزینەوە قەدیما ناکەین کە هەیە ئەو بابەتێکە منی مەشغوڵ کردووە بژار حەزەکەم ئەوە فکرێکەکەنەوە بۆ وایە قابلی جەدەل و مناقەشەیە من قسەی حەسمم پێ نییە ناڵێم لە ئێمە پێش ناکەوین و ناڕژێم نابەس حەزم لێ مناقەشەی بکەن بختان لە بین خۆتان لەناو هەموو سەرکەوتنێکە فەشەل هەیە حەزەکەم بزانم لەناو هەموو فەشەلێکە سەرکەوتن هەیە نەجاحی مطلق و ڕەها و فەشەلی ڕەها نییە ئێمە یاسایەکمان هەیە خوای گەورە فێری کردین عەسا ئەن تەکرەهوا شەیئا وهو خەیڕ لەکم وعسى أن تحبوا شيئا وهو شر لكم ئێمە نازانین لە ئیسلامدا خودی بابەتەکان مەقسوود نییە ئەوانە ئێمە ناوەڕێنە سەرکەوتن مەقسوود نین ئاماز نین ئەمانە وەسیلە بەدەستهێنانی دەرەجە بەدەستهێنانی کولیەیەکی باش بوون بە پزیشکیش ئاماز نییە لە ئیسلامدا لە تێگەیشتنی ئیسلامیەکەمان ئەمانە وەسیلە وشەی نەجاح وشەیەک نییە جێ نەبێتە لە فەرهەنگی ئیسلامی هەمانە نیمان ئێمە فەلاحمان هەیە فەلاح زۆر قوڵتر و جیاوازتر لە نەجاح فەلاح ئەوەیە کە نووسەی بە باسی کرد دەبێت کۆتاییەکەت بەدەست بێن بۆیە حتا لە پلاندانانتە کە تۆ ئامانج دانیت و پلان دابنەی ئامانجەکانت با دنیا تێپەڕێنێ بە تەمەنی تو خۆت تێپەڕێنێ بۆ دوای تەمەنی خۆشت دیش بکە ئەوە ئامانج دابن ئێمە ها سەیری ژیانەکە کاتێک بەدەستهێنانی دەرەجەیەکی دیاریکراوە دەبێتە ئامانج بۆ ئەتو ئامادەی هەموو شتێک بکەیتە قوربانی ئەو ئامانج ئەلێرەوە غەڵەتەکە دەست پێ دەکات چونکە ئەوە خۆی ئەسڵەن ئامانج نییە ئەمە خۆی وەسیلەیە بەدەستهێنانی دەرەجە بۆ خۆی هۆکارە بۆ گەیشتن بە ئامانجێکی گەورەتر هەوڵ بۆ ئامانجە گەورەکە بدە دەرەجە هێنانە ئاسانەکە بەخۆی ئاسان پێیا دەبێت لە ئەحمەد شوقەیریان پرسی سەرکەوتن گرنگترە یان ناوبانگ کە مرۆڤ سەرکەوت بەخۆی ناوبانگ پێیا دەبێت کەواتە من ئەگەر ئامانجەکەم وەکو خۆی تەمەشاکردکردنەوە وەسیلە ئامانجە گەورەکان بەخۆیان بەدەست دێن ئاسانترە پیاونەتان بینیوە سپی و ڕەشن ئەگەر حسابکە ڕەشەکان ئەو هەوڵانەی تو بن کە سەرکەوتو نەبوویت تایە سپیەکان ئەو هەوڵانە بوونە کە تایە سەرکەوتو بیت هەموو ئەوانە پێکەوە ئەتوانێ عەزبێکی جوانە دوورکەونی لە ژیانەدا هەموو ئەو هەڵانی کردە ئەو کەم و کورتیانی کە هەتا بەو ئەندازەیە کە سوودی لێ ببینی خزمەت دەکە بۆیە کەسایەتیەکان پێمان دەڵێن ئێمە لە چۆ کۆتاییمان پێێنە ئێوە لێوە دەست پێ بکەن مێن غەڵەتەکانی ئێمە جارێکی دووبارە بکەنەوە ژیاننامەی ئەو کەسایەتی سەرکەوتووانە بۆ ئەوە باشە بزانی ئەوان لە چۆدا هەڵە و کەم و کورتیان هەبوو توانە نەکەیتەوە هەموو ئەوانەی بوونەتە خاوەنی ناوبانگ و مێژوویەکی پرشنگدار ئەوانە بوونەکە ئیسراریان هەبوو ئەم وشەیە لەبیر مەکە ئیسرار بۆ ئەوەی کە زانیەتی ئەم پۆینتە ئەتوانە بەدەست بێنێ هەموو ڕێگاکانی تاقی کرد و تاوە بگاتە ئەو پۆینت ئەجا بەدەستێنە بەڵام لە بەدەستهێنانی پۆینتەکە ئامانجت ئەوە بێ کە سوود بە هەموو خەڵک بگەێنی هەموو خەڵک لەسەر دەستی تۆ بۆن منە ئەتەوێت بیتە زانایەکی فیزیا زانایەکی کیمیا هەموو خەڵک لەسەر دەستی تۆ سوود لە کیمیا وەرگرن سوود لە فیزیا وەرگرن سوود لە فەلەک وەرگرن
ئەگەر ئەوەت کردە ئامانج هەم خوا بەرەکەتە کاتە ئەم خوێندنەی خۆتەوە ئاسانتر بەدەستت دێ هەمش ئەگەر بەدەستت نەهات ئامانجەکەت هەروەکو خۆی ماوەتەوە ڕێگایەکی ترێک بەر بۆی بگەمەوە ئامانج خەڵک هەیە شەریعەی تەواو کردووە بەڵام خوێندنەوەیەکی زۆر قوڵی لە فەلسەفە هەیە لەڕێی فەلسەفە و خزمەتە خەڵک هەیە کیمیای تەواو کردووە بەڵام خزمەتیش باش لە شەریعەتە کەواتە مەرج نییە ئیلا ئەو ڕێگایە کە من دامنایە ئەگەر ئەوە نەیگەیاندمێ ئیتر کۆتایی بە هەموو شتێک بێنم نا ئەم ڕێگایە ناتگەێنم من ئێستا کە هاتم لۆکیشنەکەم ئیشی نەکرد هەڵام کرد چوومەنەوە ئەو کۆڵانەیە پشتەوە بەڵام 2000 گەیشتم لێرە من نابێت لە گەیشتن بە شوێنەکە واز بێنم ئیسرارم هەیە بەس ئاگادار بە سەرکەوتن ئەو وەهمە نەبێ کە وەکو هەندێک احترام هەیە کەسی ساویلکە کە دەرەجە نایەنێ دێتەوە ئیتر نان ناخوا و نەخۆشەکەوێ و تووشی نەخۆشی نەفسێ بێ و دەوێت بێنە لای شێخ و مامۆستا و مەلا و دوعای بۆ بکەین و هەندێکیان تا دەگاتە ئەوەی دوور بە لە ئێوە زەرە لە خۆیدا خۆشی کوشتی ئەمەچی کابرا وتی وڵای ئەوەندە قەرزارم ئەگە ئەم ساڵ نەمرم حیامەت ئەوەش فەشەرەکەی ئەو هادی هاتێ لای خۆی ئەگەر ئەم ساڵ ئەگە خۆی نەکوژی حیاەتێ چی ئەمەی دروست کردو ئەم هالەیە هالەیەکی غەڵەت با خوێندن تەبیعی کەین و لای کچووکەکانمان باوا بکەین کچووکەکانمان لە کاتی خوێندنە چێژ وەرگرن ئێوەش قوتابیەکان کە دەتانەوێت بخوێنن ئەمڕۆ هەندێک شتی عەدیکە لە کیمیا خوێن وەرە لە خوارەوە لەگە دایکتا شەرحێکەوە بۆ باوکت شەرحکەوە با چێژ لە خوێندنەکەت ببینی ئەوەی لە ئەحیای دەیخوێنی تەلەفۆن بۆ مامێکت کە زۆر ڕەنگە سادە بێ و هیچ نەزانێت مامەزانی لە ئەحیای ئەم شتە هەیە ڕەنگە پێ دوابێت تێناگەوە با تێدەگا زمان سادەکەەوە تێدەگە تۆش چێژ لە مابینی ئەوانش چێژە بینی هەوڵدا خوێندن چێژبەخش بێ بۆتان نەوەکو عەزاب معقول چییە تا ئێستاکانە تەلەبە خۆشترین خەبەر لای تەلەبە ئەوەیە برێن مامۆستاکەتان نەخۆش خۆشترین خەبەر لای تەلەبە تا ئێستا ئەگە برێن مامۆستا تازی هەیە هەر خەنێ بچکۆ زان 3 ڕۆژ نایەتەوە حرامات کەی ئەو پەیوەندی لە بینی قوتابی خوێندن مامۆستا دەبێتە پەیوەندێکی عاشقانە قوتابی ڕقی لە جومە ئەو پێنجشەم بێتەوە ڕقی لە جومە ئەو شەمە بێتەوە لەبەروی دەوامی نییە بۆ وای لێنێ بۆ ئەو بیئەیە ئەوەندە خۆش نەبێ بۆ ئەو کتابەت ئەوەندە خۆش ناوێت کە دەستە سەری هەستکەی لەگەڵ خۆشەویستترین کەسی خۆتا دانیشت هەتا ئەو قۆناغە لە یەکتر نزیک بکەینەوە زیاتر چانسی ئەومان هەیە زانای گەورە گەورە دروستکەین هەتا پەیوەندی ئەم مرۆڤانە لەگەڵ ئەم بابەتانە ئەوەندە پەیوەندێکی دوژمنکارانە بێ کابرا کە کولی تەواو کرد وتی وعد بێم جارە قوتعی سەر جادەش نەخوێنمەوە ئەوەندەی ڕق لە خوێندن بوو ئەم پەیوەندی دوژمنکارانە بۆ لە بینی ئێمە خوێندنە هەیە دڵت بەوە خۆش نەبێت کە مەعرەزی کتێب بکرێتەوە ها زۆربەی ئەو کتێبانەی کە دەفرۆشتێن کتێبی بازرگانین کەمترین کتێبە قوڵەکانی فکر و قوڵبوونەوەی ناوناخی مرۆڤ ئەفرۆشێ لە وڵاتانی عەرەبیە زۆرترین فرۆش بۆ کتێبەکانی چێژ دروستکردنە چۆن چێژ دروست دەکەن زۆرترین مەبیعات بۆ ئەو کتێبانێ من غەرەزم لەم قسانەی خۆم ئەوە بوو کە بە جۆرێکتر سەیری سەرکەوتن بکەین بە جۆرێکتر سەیری خوێندن بکەین لەڕێی خوێندنەوە چێژ وەرگرن و سەیری ئامانجە گەورەکەتان بکەن بەدەستهێنانی کولی تۆپ زۆر ئاسانە بەدەستهێنانی کولی قانون زۆر ئاسانە هەندەسە زۆر ئاسانە ئەوانە شتی بچووکن ئەو تارگێتە زەخمە گەورەیە نییە کە تۆ پێت نایە یادی بەخێر نازانم مامۆستا فەرەحم لە چۆ جارێک دەست دەکەوێتەوە بەڵام لە پۆلی 2 متەوەستە نەسیحەتی کردم مامۆستای فیزیامان بوو کتێبەکەی ناوتی
سەیری حەزمی کتێبەکە و سەیری حەزمی خۆت کە ئەتۆ چەند گەورەتی لێ کتێبە چۆنە بێ ئەو کتێبە بتوانێت تۆی ئیزعاج بکە بۆ تۆ وای لێ ناکەی ئەوە شەرم لە خۆی کە ئێوە لە کتێبەکانتان شەرم لە خۆی سپاسدانەکەم. السلام عليكم ورحمة الله وبركاته. ماندی نەبوون بێتاقەت نەبوون زارم من دەستخۆشیم هەیە لەو زەوە ئارامە لەو کەش و وەختە تایبەتە ئینشاءڵڵا بە نیعمەتی خوا پەروەردگاری بزانین کە خوا پەروەردگار هەر یەک لە ئێمەی خۆشویستیە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ کە خەڵک لەوانەیە بەشێکیان ئینشاءڵڵا لە ناشەرعی و لە خۆ گوناحبارکردن کاتیان بەسەر نەبردێ بەڵام بتوانین بڵێن بەشێکی خەڵک لە بێ ئاگایی بەڵام ئێوەی بەڕێز مەهام و گرنگی علم زانست زانیاری جێدەستیاربوون لە نێو کۆمەلگا وای لێکردوون کە لە کاتەکانی خۆتان بگرنەوە و بێنجێ لەسەر سەرنج لەسەر چەند بابەتێکی گرنگ وەرگین کە بتوانین گۆڕانکاری لە ژیانی خۆمان و لە ژیانی خەڵکیش بکەین بە ئیزنی خوای پەروەردگار. بسم الله الرحمن الرحیم. بابەتەکەی من بەناوی بەدەستهێنانی نمرەی بەرز لە دەستپێکە من ئەگەر ئەوە پرسیار بکەم بڵێم نمرەی بەرز چۆن بەدەست دێت لەوانەیە هەر یەکێک لە ئێمە چەند بیرۆکەی جوان بە خەیاڵماندادا بێت یا چەند هەنگاوێک ڕۆژانە بیرمان لێ کردویتەوە یا قۆناغەکانی دیکەی ژیانمان لە خوێندن و بەدەستهێنانی زانیاریەکان زۆر ڕێگامان تاقی کردیتەوە و هەندێکیان لەوانە بە تەکید بەهرەمەند بووین لە فەن و لێزانینی وەرگرتنی زانیاریەکان یا خۆشەویستکردن لای ئەو کەسانی کە دەمانەوێت زانست و زانیاریان لێوەرگرین. من بە کورتی ئەگەر ئەوە بپرسم بڵێم بەدەستهێنانی نمرەی بەرز بەچی دەبێت چێ دەتوانی بە بڕگەیەکی کورد جوابم داتەوە هەر بە بڕگەیەکی کورد نمرەی بەرز چۆن بەدەست دێت حەز دەکەم چەند کەلیمەیەک ببیستم بۆ نمونەگەر من بڵێم بە یەک نمرە لە من پرسیار بکرێ بە یەک وشە من دەڵێم متمانە یەکێکی دیکە لەوانەیە بڵێ ئیرادەیەکی بەهێز یەکێکی دیکە لەوانەیە قسەیەکی دیکە بکە بزانم چ دەبیستین بوونی ئامانج چیکە خۆشەویستی زۆر وشەی دیکە من دیسان دەڵێم نمرەی بەرز بە هیمەتی بەرز بەدەست دێت بەڕاستی بەبوونی ئامانج بەدەست دێت بە هەنگاوی ژیرانە بەدەست دێت. لێرەشەوە هەر بۆ بەرەکەتی مەجلیسەکەمان فەرمایشتێکی قودسی هەیە کە خوای پەروەردگار بیرمان دەخاتەوە ڕازی بین بەو قسمەت و نسیب و قەدەرەی کە ئێمە تێیدا هاین کە لە خۆت و لە ژینگەکەت ڕازی بووی و هەوڵی ژینگەیەکی لەبارتدا خوای پەروەردگاریش بەرەکەتی خۆی نیشانی هەر یەک لە ئێمە دەدا کە فەرمایشتەکە بەو شێوەیە يا ابن آدم إذا رضيت بالذي قسمت لك أرحت قلبك وبدنك وكنت عندي محمودا. ئەگەر هەر کەسێک ڕازی بوو بۆ قەدەر و قسمەت و نسیبەی کە خوای پەروەردگار پێی بەخشیە هەر لە ڕوخسار و ئاکار و جەستەی خۆمانەوە حەز بە نیعمەتەکانی خوای پەروەردگار بکەین پاشان لە ژینگەی ماڵمان پاشان لە نیعمەتی دایک و باوکمان پاشان لە نیعمەتی خاک و وڵات پاشان لە نیعمەتی ئەو هەوا و سینە سافیە و زۆرێک لە نیعمەتەکانی تر خوای پەروەردگار نیعمەتەکانمان بۆ زیاتر و زۆرتر دەکات کە ڕازی بووین بە قەدەر و قسمەتی خۆمان. دواتر وەکونتە عندی محمودن خوای پەروەردگار دەفەرمێ لە لای منیش بەندەیەکی سوپاسگوزار و خۆشویست دەبیت بەڕاستی ئەوە نیعمەتی خوای پەروەردگارە. بەشی دووەمی فەرمایشتەکە شێوازێکی هەڕەشە ئاسای تێدا هەیە وإذا لم ترض بالذي قسمت لك لا ينالك في الدنيا كركض الوحوش وكنت عندي مذموما. وأجر رازي نبوين بو قسمة نسيبك خوای پەروەردگار بۆ داناین هیچ لە قەدەری خوای گەورە ناگۆڕێ هەر ئەوە قەدەر و رفعت الأقلام وجفت الصحف بەڵام ئامانجت ڕوون نابیت دەستکەوتنەکانت لێ بە زەحمەت دەبی ڕێگایەکانت لێ دوور دەبیتەوە و پاشان خۆشمان دەبینە کەسێکی گوناحبار لە بەرامبەر خوای پەروەردگار. بۆیە زۆر گرینگە بە ئیرادەیەکی بەهێزەوە بە هەوڵێکی پۆڵاینەوە بە هەنگاوێکی ژیرانەوە بە سوودوەرگرتن لە ئەزمموی ئەزموندارانەوە ڕێگا بگرین و سەربەرزانە هەوڵ بدەین ومن يتوكل على الله فهو حسبه تەوەکل لە خوای پەروەردگار داوا بکەین. تەماشاکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە قیمەی ئومێدەوە هاوڵانی بەڕێزی و بەدوای ئەوانیشدا ئومەت و ئێمەی هاندا یەکێک لە سەحابەکان دێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەکوای حاڵی خۆی دەکا کە شەوێکی پڕ لە ناخۆشی و ناسۆری و گرفت و کێشەی بەسەر بردیە دێتە لای پێغەمبەری خوا ئەی پێغەمبەری خوا دوێنێ شەوم شەوێکی زۆر ناخۆش بوو ناخۆشترین شەو بوو لە ژیانم بەو شێوازە شەکوای حاڵی خۆی دەکا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گوێی لێ دەگری تا قسەکانی تەواو دەکا کە تەواوی کرد پێی دەڵێ قل الحمد لله بڵێ سوپاس بۆ خوا دیسان بە ناخێکی پڕ لە غەم و پەژارەوە دەڵێ ئەی پێغەمبەری خوا تۆ حاڵی نەبووی من دەڵێم چێ دوێنێ شەو ناخۆشترین شەو بوو لە ژیانم دیسان پێغەمبەری خوا گوێی لێ دەگری تەماشای ئەدەب و ڕێز بکەن و پاشان دیسان پێ دەڵێ قل الحمد لله دەڵێ ئەی پێغەمبەری خوا دەکری حکمەتەکەی بزانم من لە ناخۆشیدا بم و بڵێم الحمد لله فەرمووی ئەتی ناڵێ دوێنێ شەوێ
ئەی نەبوویە ڕابردوو ئەو ئێستا من تۆ دەبینم لە نعمەتەکانی خۆی پەروەردگاری لەسەر قاچی و پێی خۆت دێ و دەچی هاتی لە مەجلیسی ئیمانداران دانیشتی قل الحمد لله ئێمەش هەمومان پێکەوە دەڵێن لە هەر وەختێک الحمد لله على كل حال ونعوذ بالله من حال أهل النار وەکو ئەهلی سەلەف ئاوا فەرمویانە زۆر گرنگە بەڕاستی بەو قەناعەتەوە هەنگاو بنێین. سەرنج وەرگرتن لە ژیانی ئیمانداران جارێکی دیکە وزە و هێزمان پێدەبەخشی. سعیدی نەورەسی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبیت کە زۆر ئومێدی گەورەی هەبوو هەر لە سەرەتایەکانی ژیانی وا عیلم و زانستی وەردەگر کە ببیتە پێشەنجێک کە ئەوەش هەنگاوی گەنجانمان لە قۆناغی 12 لە دەستپێکی هەوڵی وەرگرتنی زانست و زانیاری تەنها بۆ سەرکەوتنێکی کاتی نەبی، تەنها بۆ نازناوێکی دیاریکراو نەبی، تەنها بۆ بەدەستهێنانی ڕێژەیەکی نمرە نەبی وەکو جەنابی مامۆستا ئاکام زۆر بە جوانی ئاماژەی کرد بەڕاستی. ئەوە گرینگە ئێمە کوابزانین مەبەستمان چییە هەنگاومان و هەدەفمان. جا شێخ سەعیدی نەورەسی ڕەحمەتی خوای لێبی طبعاً ڕوبەڕووی زۆرێک لە گرفت و ناخۆشیەکان بووە و ئێوەی گەنجیش هەر زۆرێک لە گرفت و ناخۆشی هاتە ڕێتان دەبێت ئەو گرفت و ناخۆشیانە دروستان بکات، دەبی دەواازەی ڕەحمەت و خۆشیتان پێنیشاندات. ئەسڵەن گرفت و کێشەکان دەی بکەینە هەنگاوی سەرکەوتن پەیژەی سەرکەوتن. دەڵێ دوای ئەوەی گرفت و کێشەکانم بۆ دروست بوو قۆڵبەندیان کردم و نەفیان کردم دووریان خستەوە لە خاک و وڵات و لە خزم و ناسا و بردیانە دوورگەیەکی زۆر دوور هەمووی ئاو و چاودێریەکی زۆر تند و تعزیب و ئازارێکی زۆر ناخۆشیش. دەڵێ سەرەتایەکانی کە گەیشتمە ئەوێ خەمم بەوە خوارد کە من ئامانجێکی زۆر گەورەم هەبوو کە ئەمن دەمویست پەیامی ئیسلام بگەینمە خەڵک، بەڵام ئەوە ئێستا لە شوێنێکی ئاوا خەریک بوو نەفس و دڵ و دەروونم خەم و پەژارە دام بگرن و وەکو دەڵێ بۆ خۆم قۆڵبەستی خۆم بکەم. بەڵام دواتر تەمەشام کرد نعمەتەکانی خوای پەروەردگار لەگەڵ من زۆر زۆرن، پاشان تەمەشام کرد لە دەوروبەری خۆم لەو جاندارانە لەو دار و بەرد و درەختە لەو ژینگەی خوای پەروەردگار هەمووی تەفسیری منظور و بینرامی خوای پەروەردگارن. ئەو قورئانەی کە خوای پەروەردگار بۆ پێغەمبەر بە وحی بە سروش بۆ ئێمە شینان وەکو دەستور و منهج، ئەوە ئێستا من تەفسیری کەون تەفسیری خوای پەروەردگار لە دەوروبەری خۆم دەبینم. ئەو جار دەڵێ خوێندنی زیکر و ویردەکان وای لە من کرد ئیمانێکی بەهێزی لەلا دروست کردم. ئەو جە خۆ پەروەردەکردنم لەسەر ڕاوەکردنی ئەو عیلم و زان و زانیاری کە هەمە لە بەرامبەر خوای پەروەردگار جوانترین بەندایەتی بکەم. بڵێ ئەو وای لە من کرد وەکو پێگەیەک وەکو وێزگەیەک وەکو مەدرسەیەک کە خۆم لەوێ دروست کرد و دواتر خوای پەروەردگار فەرەجی بۆ ناردو و جێی دەستی دیار بوو. بەڕاستی ئەو هەنگاوانە زۆر زۆر گرینگە و پێویستە هەر یەکێک لە ئێمە ئەو هەوڵ و هەنگاوانە بنێ. ڕوونتر بینەوە سەر هەنگاوەکانی بەدەستهێنانی نمرەی بەرز. بەداخەوە زۆرێک لە گەنجان هەر لە دەستپێکی چوونە ناو قۆناغی 12 کۆمەڵێک غام کۆمەڵێک پەژارە کۆمەڵێک ئاستەنگ بە دەوریبەری خۆیدا دەبینی لەوانەیە وەکو مامۆستا ئاکامیش ئاماژەی پێکرد هەندێک لە ژینگەی دەوروبەر یا هەندێک لە مامۆستایان ڕۆڵێکی سلبیان هەبوو بیت، بەڵام دەکرێت ئێمە هەر ئاوە قەناعەت بە خۆمان بکەین و بەو ڕێگایەدا بڕۆین کە خەڵک پەیدا ڕۆیشتیە و ئەزمون و دەستکەوتەکان لە خۆمان نەپرسین. بەتاکید نا هەر گەنجێک دەبێت داهێنکاربی دەبی نوێخوازی هەبی دەبی هەوڵ بدا بە جۆرێک لە جۆرەکان ئەو هەڵانە ڕاستکەینەوە. باوەڕتان هەبی هەندێک لە قوتابیمان بینیە لە قۆناغی 12 دەڵێ وەکو تۆمەتبارێک سەیری خۆم کردیە، وامزانی کە من تۆمەتبارێکم بەسەر شەقام و جاتەدا دەڕۆم، وا دەزانم کەسێکم زوڵم و غەدرم لێکرایە. ئەخر بۆ وابین نا تۆ ئێستا دەستپێکی قۆناغێکدا و سەرنجامێکی زۆر باش چاوەڕێیتووە. یعنی وەکو من دیسان دەڵێم هەندێک نمونە هەندێکیش لە مامۆستایان دەکرێت بڵێن دڵسۆزانە، بەڵام هەندێک جار لەوانەیە هەندێک لە هەنگاوەکانیان لێزانانە نەبیت یا بیرهێنانەوەی بەرپرسیارەتی بەو جۆرە دەری دەبڕن. دیسانەمە دەڵێن ڕۆڵ و دڵسۆزی مامۆستایانی دڵسۆز کەم ناکەینەوە، بەڵام وەکو ئەزمونێکی تەجروبەیەکی سلبی دەڵێ مامۆستایەک لە سەرەتایەکانی قۆناغی 12 چەندین قۆناغی ئاوا بەڕێکرد بوو، هەر دەهاتنە قۆناغی 12 و دەیگوت تەواو ئیدی ئێوە دەبی زۆر زۆر وریابن ئاگادار بن پێکەنین بزە خەندە خۆشی دانیشتن لەسەر مەجلیس و سفرەی ماڵ حتا دەڵێت تەوسێ و ڕێنمای وا قوتابیەکانی دەکرێت ئەگەر ڕۆیشتنەوە ماڵێ بە باوکو دایکتان بڵن کوڕێکی یا کچێکی بڵێ ئێوە کەسێکتان هەبوو وا بزانن ئەو کەسە نەما لە ژیان نەما. باشە ئەوە یعنی خستنە حاڵەتێکی نائاسایی بوون وای لێدێ. من دیسان لێرەوە دەڵێم هەر بە ڕێنمایەکی زۆر کورد ئەو قوتابیانەی کە لە سەرەتای دەستپێکی قۆناغی 12ەوە حاڵەتی خۆیان نائاسایی دەکەن سفرەی نانخواردنیان لە ماڵ جودا دەکەنەوە خۆیان دەخەنە حاڵەتێکی دەرونیش لەژان بەڕاستی هەڵەیان کردیە.
لە سەرەتاوە بەهادیئی و بەلەباری و بەهێمنی و بە لەسەرخۆیی دەکرێت لە هەموو پرۆسەکانی ئیشوکاری ناوماڵ بەشدار نەبی، دەکرێت لە هەموو پرۆسەکانی چێژ حازرکردن و بەڵام بەو پەڕی پێزانینیشەوە کە بڵێ ئینشاءالله دوای ئەو قۆناغە من قەرەبوو دەکەم دای بەڕێز و براو خوشکەکانم و هەموو ئەو ژینگەی کە لە دەور و بەرتە بڵێ ئەمن بەو هەستەی کە هەمە لە بەرامبەر ئێوە هەستم بە بەرپرسیارەتی سەرشانم کردی و هیچێک لەوە کەم نابێت کە دواتر ئەمن لەسەر ئەو شێوازێکی تەمبەڵی یا بەشداری نەکردن لە خۆشی و ناخۆشیەکانی ماڵ خۆمی لێ بدزمەوە چکە بەتاکید زۆرێک لە قوتابیان هەبووە ئەو حالەتە وەکو بڵێ خەدەیەکی خراپی لەسەر گرتی و دوایتریش نەچوتەوە ناو ئەو ڕێزی خزمەتێک کە لە ناو ماڵ پێویستە لی ببیندرێ و جێدەستی دیار بیت. پاشان من دیسان دەڵێم هەر زۆر بە سادەیی و لە خزمەتی جەنابتان پێویستە ئێمە لە هەر قۆناغێکی ژیانمان بین شێوازی ئاراستەکردنمان لە سیما و ڕوخساری یەکتر بخوێنینەوە. من بە هەموو قەنەعاتەوە دەڵێم ئێستا لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست کە دانیشتوم بەڕاستی سیمای تەنها قوتابیانی قۆناغی 12 نابینم، بەڵێ بەشێکمان لە قۆناغی 12ین، بەڵام چێن ئەو قۆناغی 12 ئوقتابیانە چێن گەنجی زانکۆنە لە داهاتوێکی زۆر نزیک هەرچەند هەنگاوێکە. ئێستا من بەو پەڕی قەناعەتەوە دەڵێم ئەوە ئێستا سیمای دکتۆرەکان و دکتۆرە دەبینم و سیمای ئەندازیار و ئەندازیارەکان دەبینم و سیمای مهندس و بۆ نمونە چەندین کەسایەتی زۆر بەرز و سیمای گەنجێک دەبینم کە ئێستا لێرەیە بەڵام سەرکردەی داهاتوو بەتاکید هەموو ئەو پێگە گرنگانی نێو کۆمەلگا کە ئێستا لە هەر شوێن و پێگەیەکان هەمووی بە قۆناغی قوتابیایەتی و بە قۆناغی گەنجیدا مەداریان کردیە و کە حەقی ئەو کاتەیەدایە کە تێدا بوونە ئەوان وایان لێکردینە لە شوێنی خۆی مەسئولیەتی باش بگرنە دەست و هەموو کەسێک مەسئولیەت دەگریتە بەردەست بەڵام تا چەند حەقی ئەو مەسئولیەتە دەدەین کە پێمان سپێردرابوو. ئاوا بیر بکەینەوە، ئاوا هەنگاو بنین، دڵنیا بن داهاتوێکی گەشت چاوەڕێی هەر یەک لە ئێوەی پەڕێز و خۆشەویستە. من دیسان دەڵێم ئافرین بۆ کەسێک کە بە کۆمەڵک حەز و توانا و خۆ ئامادەسازیەوە هەنگاو بنێ و شوێنی خزمەتی زۆر زۆر نزیکە. لێرەوە پێم خۆشە بچمە چەند خاڵێک بە خاڵبەندی لە 7 خاڵدا ئاماژە بەدەستهێنانی نمرەی بەرز بکەین. لەگەڵ من ماندوو بێتاقەت نینە، هەندێک لە سیما ڕوخسارەکان ماندوو شەکرد دەبینم لە مەحاضەرەکەی شەڵا بێتاقەت نین لەوانەیە شەو درەنگ خەوت بن. یەکێکی لە خاڵەکانمان ئەوەیە ڕێخستنی کات بایەغدان بکات و چێژوەرگرتن لە سەحەت و تەندروستی حەقی پێدان. سوود وەرگرتن لە کات خاڵی یەکەمانە و دەمانەوێت لێرە دەست پێ بکەین. ئەگەر لێرە شەو بە پرسیار من لە ئێوەی بەڕێز دەست پێ بکەم کات چۆن پێناسەی دەکەین، کات چیە لە لای ئێمە؟ لەوانەیە وەڵامی زۆر گونجاو و شایستەمان دەستکەوێ و لە بیرکردنەوەکانتان مەوەستن بەردەوام بن لەسەری کوابزانم پێناسەی کات لە لای من چییە و ئەگەر ڕۆیشتینەوە ماڵ ئافرین کە بتوانین لە توێی لاپەڕەیەک یاداشتی بکەین بینوسینەوە کات ئەو مانایەکانی کاتەوە گرنگی من بۆ کات ئەو بابەتانەیە. جوانترین پێناسەی کات ئەگەر وەکو قەدرزانینی بڵێن کات ئەوەیە کە جارێکی دیکە لەدایک نابیت، کات درێژ نابیتەوە، کات ناگەڕێتەوە، قەرەبوو ناکرێتەوە و زۆرێک لە دەستەواژەی جوانتر پێویستە بزانین کات ئەو کاتەیەکە لە بەردەستمانە و حەقی بدەین و بەرنامەڕێژی بۆ ئەو کاتانەش پێین کە هێشتا نەهاتیە. ئەلەو کەسانە پەشیمان نابین کە کاتێک خۆی پەروەردگار بە دیاری دایتی ئێمە جارێککە ئەو کاتە نایەتەوە وەکو فەرمایشتی زۆر ڕوون و ڕاشکاو هەیە کاتەکانی شاهێدن بەسەرمان و شاهێدین لەسەرمان و شاهێدین بۆمان. ئەوانە هەمووی مای دڵخۆشین و مای ئەمەل و ئومێدی زۆر گەورەنە. هەر لە بەرامبەر کاتدا زانایان بیرمەندان قسەی زۆر جوان و شایستەیان هەیە. دەڵێ کە باسی کات کرا پێویستە هەڵوێستە بکەی و چۆن دەرفەت لە کاتەکانی ژیان وەرگری. دەڵێ یەکسەر پێویستە ئینسانی ژیر و عاقڵ و بیرمەند بزانی مضیعات الوەقت چنە، چییە کاتەکانی ئێمە دەبن، کاتەکانمان بۆ بەفیڕۆ دەڵێ. یەکسەر دەڵێ باشترین پێناسە دێتەوە بەردەستی خۆت ئەو کاتە خۆت لە خۆت پرسیار بکەی بڵێ هەر شتێک کە کات لە من ببا و زۆرترین مەشغەڵەتم لەگەڵ ئەوە بیت و بە ئامانجی خۆم نەگەیەنی ئەوە دزە بە کاتەکانی من دەکەن. دیسان دووبارەی دەکەمەوە پێویستە بزانین چ شتێک کاتەکانمان لە چی زۆرترین سەرف دەکەین بۆ بەڵام کات تا چەند ئامانجەکانمان بەدەستی نایە. ڕێگری بکەین لەوەی کە زۆرترین کاتمان بە شتێک ڕۆیشتە و ئامانجمان دیاری نەکردیە. ئەو کاتە تۆ کەسێکی سەرکەوتووی لە ئێستا ڕاهەنگاوی سەرکەوتنی خۆت ببینە. شەرت نییە چاوەڕێی مستەقبەلێکی دوور بکەیت. گرنگی خۆت بە کات و بایەخی ڕۆژانەی خۆت بە شتێک کە داهاتوێکی گەشت بە تۆ دەبەخشێت تۆ براوە و سەرکەوتووی و کەسێکی سەرکەوتووی کە دەدگەینیتە ئامانج و هەدەفێک کە لە پێناوی دەژی و کە ژینگەیەک لە پێناوتوو کاتی خۆی سەرف دەکا و چەندین کەسی دیکە کاتەکانی خۆیان بە دیاری دەدەنێتەوە پێویستە تۆ ڕێز لەو کاتەی ئەوانیش بگری و کاتی خۆشت بە دیاری خۆی پەروەردگار بزانی. ئەوە خاڵی یەکەمیان بوو سوودوەرگرتن لە دەرفەتەکانی کات. خاڵی دووەم متمانە بەخۆبوون. هەمیشە باسی متمانە دەکرێت تا چەند ئێمە لە شوێنی ئەو متمانەیەین
بەڕاستی زۆر زۆر گرینگە. متمانەش لە دوو ئاماژەدا نتوانین تیشتی بخەینە سەر. یەکەمیان خۆمان کە متمانەمان بە خۆمان هەیە، ئێستا چەند نمونەیەکی بەردەستە دێنین لە ژیانی گەنجانی هیممەت بەرز، بەڵام لە بەرامبەریشدا متمانەمان بەخوای پەروەردگار، بەخوای هەموو دروستکراوەکان، تەمەشای بەڵێنەکانی خوای پەروەردگار زۆر دڵخۆشکەرن لەگەڵ هەموو مرۆڤایەتی و لەگەڵ ئێمەی ئیماندار. ومن أصدق من الله قيلا، چێ لە خوای پەروەردگار ڕاسترە و ڕازگۆترە لە بەرامبەر ئەو وعد و بەڵێنانەی کە بە بەندەکانی بەخشیە. خوای پەروەردگار مرۆڤەکانی بوونەوەری بۆ خزمەتی مرۆڤایەتی دروست کردیە و هەموو شتێکیش لە پێناو ڕەزامەندی خوای پەروەردگار ئێمە دەبی هەوڵ بدەین، کەواتە دەبی زۆر دڵمان بەوە خۆش بی. لە بەرامبەردا هەر کاتێک هەست بە ناخۆشی و بە ئاستەنگ و بە ناسۆریەکانی ژیان کرد، چێ یارمەتی تو دەدا؟ خوای پەروەردگارە. إن الله يدافع عن الذين آمنوا، خوای پەروەردگار پارێزگاریت لێ دەکا و زۆر شتی دیکە لەبارەی کاتەوە بەڵێن و مژێنی دڵخۆشکرد هەیە. وعد الله الذين آمنوا، یعنی زۆر بەڵگەی دڵخۆشکەر هەیە لە فەرمایشتەکانی خوای پەروەردگار لە دەقەکانی قورئان بە بچینەوە سەریان و بیان کەینە داینەمۆیەکی بەهێزکەرەوەی ژیانی خۆمان. من دیسان دەڵم لە ڕووی متمانەوە کۆمەڵێک نمونەی بەرجەستەی جوانمان هەن، بەڵام هەمیشە جاری وایە گەنجێک لە سەرەتاکانی قۆناغی تەمەنیشە، بەڵام هەوڵ و کۆشەکانی تێگەیشتنی لە مانایەکانی کار لە مانایەکانی متمانە وەکو دەڵێ ئومەتێک لەسەری ڕادەهێنرێ. من گەنجێکم بینی لە قۆناغەکانی سەفەری خوێندن لە وڵاتانی ئەفریقیا، باوەڕتان هەبی متمانەیەکی ئەوەندە زۆری بەخوای پەروەردگار هەبوو لە هەموو هەڵس و کەوتێکی دەبیندرا لێی. لە کاتی خوێندن و کۆشش کاتێک کە دەرسەکانی بەشی قانونمان بەڕاستی یاسا زۆر قورس بوون، بابەتەکانمان زۆر داخل بوون، بەڵام هەمیشە بە خوێندنێکی سادە بەو پەڕی قەناعەتەوە و یعنی تەواویش ئامادەسازیەکی پێوە دیار بوو. لێم دەپرسی باشە چ جۆرە متمانەیەک لە تو هەیە؟ دیگو بەرەکەتی خەلوە قورئانیەکانە کە ئێمە لەوێ پەروەردەکراین و لە دەقەکانی قورئان بەکرداری حاڵی بووین و تێگەیشتین. ئێمە تەوەکل و متمانەمان دەبێت لەسەر خوای پەروەردگار هەبی، هەر زانستێک وەری دەگرین بۆ خزمەتی ئەو ئیسلامە بیت و بۆ پێگەیاندنی خەڵک بیت. بۆیە عهدێکمان بەڵێنێکمان لەگەڵ خوای پەروەردگارە. ڕوونتر بڵێم کاتێک کە دەرفەتەکانی ئیمتیحان نزیک دەبوونەوە، حەزم دەکرد دوعایەکی دەخوێن. دەمگوت چی ئەو دوعای دەخوێنی؟ دەگوت دەڵێم خوایە گیان ئەو علم و زانست و زانیاری کە من دەیخوێنم بۆ بەرزکردنەوەی دینەکەی تو کەلیمەکەی تو، خوایە گیان ئەوە ئێستا من هەوڵ و کۆشی خۆم هەموویدا، خوایە گیان وا بە تۆی دەسپێرم لە وەختێک پێم ببەخشیەوە کە پێویستم پێیەتی. والله ئەوە قسەی بوو. دەگوت لە وەختی ئیمتیحان کە بە بیسم الله دەست پێ دەکەم و یەکسەر پەیوەندێکی ڕاستەوخۆ لەگەڵ خوای پەروەردگارم نوێ دەکەمەوە، دەڵێم خوایە گیان ئەو ئەمانەتەی بە تۆم سپارد بوو ئێستا پێویستم پێیەتی، پێم ببەخشەوە. دەزانم چی دەگوت؟ دەگوت والله ئیحساس و هەستم بە تەواوی یارمەتیەکانی خوای پەروەردگارە وەکو ئەوەی کتێبەکە لە پێشم کرابیتەوە. ئاوە دەنووسم بڕواتان هەیە بە بزە و خەندەیەکە و جوابی امتحانەکانی دەدایەوە. حقیقەتی ژیانە. ئێمە ناتوانین وا پەیوەندی لەگەڵ خوای پەروەردگاری خۆمان ببەستین، ناتوانین وا لە خزمەتی قورئان ئاەتێکی قورئان دەمانەوە تەفسیرەکەی بخوێنینەوە هێشتا نەمان خوێنتەوە دەڵێ ئاها لەبیرم دەچیتەوە. ئامادە سیاسەکەمان وەکو پێویست نییە، هەنگاوەکانمان وەکو پێویست، نیەتەکەمان پێویستە زیاتر خۆمانی بۆ یەکلاکەینەوە. نمونەی هیممەت بەرزی زۆرن و ئێوەی بەڕێزیش ئینشاءالله ڕۆژگارەکانی ژیانتان ئاوا نووسینەوەی مێژوویەکی پڕ لە سەروەریە ببنەوە قدوە پێشەنجێکی باش بۆ ڕەفیق و دراوسێ و هاوڕێ و جیران و خەڵکی لە پێش و لە دوای تۆش ئینشاءالله. خاڵێکی دیکە لە خاڵی سێم کارامەیی لە قۆناغی گەنجی و لاوی. بەڕاستی نیعمەتی سەحەت و تەندروستی یەکێکە لە نیعمەتەکانی هەرە گەورە، پاشان نیعمەتی هاوڕێی باش. ئێمە زۆر جار بە دوای هاوڕێی باش دەگەڕێین، بەڵام ئەو پرسیارە با لە خۆمان بکەین تا چەند ئێمەش ئەو هاوڕێیە باشەین بۆ ڕەفیق و دراوسەیەکانمان و جیران و ماڵەکەشمان دەوروبەریشمان. ئەو هەنگاوە زۆر هەنگاوێکی گرینگە. پاشان دیسان کە دەڵێین کارامەیی لە قۆناغی گەنجی نیعمەتی خوای پەروەردگار زۆر زۆر بەسەرمانەوە. ئێستا تو تااقەتت هەیە ئەوەی بە خەیاڵتدا بێ، ئەوەی لە تواناتدا هەیە، ئەوەی کە هەنگاوی بودنی تەوفیقی خوای پەروەردگار بکە، خوای پەروەردگار هەمووی بەزیادەوە پێدەبەخشی. هیچ گەنجێک نەبووە حەز و ڕەغبەتی لە شتێک هەبووبی ئیلا خوای پەروەردگار بۆ هینایەتە دی، ئیلا ئەوەی کە نەهاتۆتە دێ هەنگاوەکانت وەکو پێویست نەبووە، یا وەکو ئاەتەکەی خوای پەروەردگار دیارە زەرەر و شەڕی بۆ تو هەبووە بۆیە خوای پەروەردگار نەهینایەتەوێت. قەناعەتتان بە ئیرادەیەکی پۆڵاینی خۆتان هەبی، هەر هەنگاوێک هەر حەز و ویست و مەبەستێکتان هەبوو دڵنیابن ئەو ڕۆیا بەیانیەکی نزیک تۆ خاوەنی ئەو بیرۆکەی بەزیادەوە. وەکو ئێستا نیعمەتەکانی خوای پەروەردگار لە دەوری خۆمان دەبینین، ئەگەر بەو ژینگەی کە هەمانە و بەو هەوڵ و هەنگاوانێک نەدەبووان نیوەشمان هەبوایە، بەڵکو خوای پەروەردگار زۆر بەزیادەوە نیعمەتەکانی خۆی بەسەر ئێمەدا باراندە و هەمیشە سوپاسگوزار بین. پاشان زانایان کە لەبارەی نیعمەتی گەنجی و لاوی و تاقە و توانە دەڵێن چی؟ بە بەهاری تەمەن ناوی گەنجان دەهێنن، ڕەبیع العمر. بابزانین ئێستا هەمومان ئێمە
سوپاسی خۆی پەروەردگارمان لەسرە چۆن لە وەرزەکانی ساڵ وەرزی بەهار خۆشترینی وەرزە و ئامادەسازی زیاتری تێدا نەشاط و چالاکی زیاتر تێدا دەکرێت دەی ئێستا ئێوەش لە وەرزی بەهاری تەمەنتانن دەی هەوڵدن زۆرترین چالاکیتان هەبی زۆرترین خزمەتتان هەبی زۆرترین هۆشیارکردنەوەی خەڵکتان هەبی زۆرترین تێگەیشتنمان لە قورئان و فەرمایشتەکان هەبیت لەو ڕۆژانە لە سیمیناری مامۆستایەکی مفەسیر دانیشت بووین لەگەڵ بەشێک لە مامۆستایانی ئەهلی علم قسەی دەکرد والله یەکێک لە قسەکانی زۆر کاریگەر بوو حتا ئەوانەی کە لەوێ بوون ئەو قسەیان جێراوە گوتیان بەڕاستی قسەیەکی وای کرد هەمومانی ڕاست لەکان کامە بۆ ئەو قسەیە گوتی مامۆستایانی بەڕێز ئێوە ئەهلی منبەر و میحرابن مامۆستای واتان هەیە 30 ساڵە نوێنەرایەتی پێغەمبەری خوا دەکات صلی الله علیه وسلم و ئەمانەتی منبەر بە خەڵک دەگەێنی بەڵام کوا ئەو کاریگەری لەسەر ئەو خەڵکەی بینیە آخر تۆ لە هاوڕێیەتی کەسێک کە لەحظەیەکیش لەگەڵی بی لێت پرسیار دەکات یان الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو برادر هر نزیکەکان لە ڕۆژی قیامەت دەبنە دوژمنی یەک لەبەر ئەوەی لە بەرامبەر یەکتردا حەق و ناحەقیان لە شوێنی خۆی بە یەکتر نەگەیاندیە پاشان ئەوە پەیامی یەکەمی بوو کە ئێوە تا چەند کاریگەریتان لەسەر خەڵکی مزگەوت و دەوروبەر و نزیکەکانتان هەبووە خاڵی دووەمیش تا چەند کاریگەریتان لەسەر گۆڕانکاری خۆشتان هەبووە کەسێکمان قۆناغێکی تەمەنمان هەر یەک زۆر بیرکردنەوەمان هەر یەک زۆر تێڕوانینمان هەر یەک زۆر لە خزمەت قورئان بوونمان هەیە بە یەک زۆر و بە یەک شێواز لە خزمەت فەرمایشتەکانی پێغەمبەری خوا دەبی هەوڵی کردداری بدەین لێ ڕنگدانەوە بی ئەوە زۆر گرینگە کە بەڕاستی سەرنج وەرگرتن لە زانایان لە کەسی بەتوانا و شارەزا من لێرەوە پێم خۆشە ئاماژە بەوە بکەم بەڕاستی زۆر گرینگە هەر یەکێک لە ئێمە لە هەر قۆناغێکی ژیانمان بووین قسەکانمان تایبەتە بە قۆناغی 12 بەڵام لە پشتی ئەویشەوە بۆ هەموو گەنجێک کە خاوەنی هیمەتە و کە گەنجێکی قائید و سەرکردەیە پێویستە لە خۆی پرسیارکە باشە بڵێ ئەو کاتانەی ڕۆژانە بەسەری دەبین چمانایەکی لێوەردەگری یاوەکو مامۆستا و دەسەواژەی بەکارهێنان چ چێژێکی لێوەردەگرین دەڵێ هەندێک لە قوتابیانی قۆناغی 12 چەندین ساڵە قۆناغی 12شیان بڕێ و تەواویشیان کردیا ئێستا هەر بە سترێزێکەوە لەگەڵ قۆناغی 12 دەڕوان بەڵام هەندێکیش هەبووە کە قۆناغی 12 بە دەرفەتێکی ژیان وەرگرتەوە ئامادەسازیەکی باشی کردیا چێکی لێوەردەگری ئەسڵەن دەڵێت چەند ڕاپرسیە کرا چەند ئیحسا و داتایە کرا هەموو ئەو ڕاپرسیانە هاتنەوە ئەوانەی کە بەگەشتبینیەوە تەماشای کاتەکانی قۆناغی 12یان کردبوو دەڵێن چی زۆربەی هەرە زۆری دەڵێ خۆشترینی کاتەکانی ژیانم بووە پڕبیرەوەریترینیان بووە و کە باسی سەرکەوتن دەکرێت یەکسەر قۆناغەکانی 12 تێو بیرم بەڵام دەڵێ بەشێکیشی لە سترێزێکدا هەبوو هەندێکیان بڕوانامەی بردی دکتۆراشیان بەکارهێنایە و کلین کتابەتی خۆیان هەبووە دەڵێ شەوانە من خەون بە قۆناغی 12 دەبینم کە تا چەند لی دەرچووم و یا لە دەرسێک ماومەوە بۆیە گرینگە گەشتبین بین بە متمانەوە بین و ئەو ڕۆژانەی ژیانمان داهاتوێکی گەشتر بۆ ئێمە تۆمار دەکەن و زووتر خۆمان لە سترێز دەربهێنین تاکو دەستکەوتی زیاتر و بەرهەمی زیاترمان هەبی بە پشتیوانی خۆی پەروەردگار دەی هەمومان دەڵێن ئینشاء الله خاڵێکی دیکەی گرینگ ئێمە هەوڵ بدەین هەمیشە لە ماندووبوون لە شەکەتی وزە وەرگرین بەڕاستی ئەوش خاڵێکی گرینگە یعنی هەمیشە خەڵکانێک هەیە هەر دەستەواژەک بەکاردێ دەڵێ هەمیشە قەلاقە هەمیشە دەستی لەسەر دڵیە یا من زۆرم پێ ناخۆشە هەندێک گەنج وا دەبیندرێ دەڵێ وا دەزانم ئەو ڕۆژ شتێک دەقەومێ وا دەزانم بەڵایەک بەڕێوەیە ناکرێ ئەو شەو دەستەواژانە لە خەیاڵی ئێمەی گەنجاندا هەبی هەمیشە بڵێ تەوەکلم بەخوای پەروەردگار و ئەو ڕۆ خۆشترین ڕۆژی ژیانمان دەبیت و ئەو ڕۆ ئینشاءالله دەستکەوتنی زۆر باش و ئەو ڕۆ کاریگەریەکی زۆر باش بەو شێوازە هەمن هەر بۆ خۆشی ئەو بڵێم قۆناغی زانکۆمان لە دهۆک بوو طبعا منطقه هەتا منطقه شێوازی کرانەوەیان شێوازی تعاملیان جیاوازە ناکرێ بیکەینە گلەیی بەسەر ناوچە منطقەیە کە زیاتر کراوەن و هەندێکی دیکەش بە شێوازێک لە شێوازەکان قۆناغی چوار بوو یەکێک لە مامۆستایەکانی دەڤەری دهۆک پرسیاری کرد گوتی چێ لە ئێوە سەرنج و دیاردەی جوانی هەیە کە لە شارێکی جیاواز ژایە و چەند ساڵێکی تەمەنتان بەسەر بردیە لەبەر ئەوەی هەنگاوەکانی ئەو کاتی ژیان تۆزێ قورس بوو و هەندێک دوورتر لە منطقەیە و ژینگەیەکی دیکەی جیاواز بوو هەندێک تقریبا هەندێک هەنگاوی سلبیان باس کرد باوەڕتان هەبی بە تەوفیقی خوا پەروەردگار من هەندێک کەلیمەم باس کرد زۆر بە سادەیش بەڵام سەرنجم بوو ڕۆژانە لەوێ دەمبینی بۆ نمونە هەندێک دەستەواژەی جوان بەکاردەهات مەسەلەن لەبری ئەوەی بڵێم ماڵ کاول ماڵ و هێران قڕ بەسەر زۆر جار ئەو دەستەواژانە هەیە کە پێویستە هەمویان لا ببین و وشەی جوانتر لە شوێنی ببینین ئەلەوێ ئەوە هەبوو ماڵی خودێ ئاوا بەحشتی خودێ ژێرازی بچینە بەحشتی هەمومان پێکەوە یعنی ئەو دەستەواژە من ئەوانم باس کرد لە شوێنی خۆی هەڵستایەوە وتی والله ئاماژت بە شتێکی زۆر جوان کرد من تا ئێستا هەستم پێ نەدەکرد یعنی لە شوێنی دیکە ئەو دەستەواژانە هەیە وتم بەڵێ هەیە مەبەستم یعنی لە هەر قۆناغێک لە هەر شوێنێک بە دوای دیاردەی سلبیدا بگەڕی خەریکە خۆت پێناسەی خەڵکێک دەکەی کە لە حەقەتدا لەوانەیە وانە بن بەڵام بە دوای پێناسەی جواندا بگەڕێ دڵی ئەوانش خۆش دەکەی و خەڵاتێکە دیاریەکە لەوانەوە بە خۆشیان دەبەخشیەوە دەبی ئێمەی گەنجان هەمیشە وابین ئەو جوانترین دەستەواژانە بەوانە ببەخشین من دیسان دەڵێم لەبارەی وزە وەرگرتن
هەمیشە هەوڵ بدەین کەسێک بین کە لەگەڵ هەنگاوەکانی ئێمە لەگەڵ بینینی ئێمە لەگەڵ بەشداربوونت لە شوێنێک خەڵک وزە لە تاقیت و لە توانایت و لە جێدەستیاربوونیت و ئێوەی بەڕێزیش ببینی. بە دوای وزە خاڵێکی دیکە دێت لەگەڵ ناخۆشی و بێتاقەتی و پەژارە ئێمە دەڵێن وزە وەردەگرین و کەسێکش کە پلانی هەبوو بێتاقەتی و ناخۆشیەکانیشی جارێککە بۆ دەبنەوە هێز بەڵام بە دوای ئەواندا داهێنکاری هەمیشە صفاتی گەنج کە پێی بناسرێتەوە و کەسی بەهیمەت و لە قۆناغی 12 داهێنکاری پێویستە بکەیت لە شێوازی خوێندنت لە شێوازی دانیشتنت لە شێوازی کۆششکردنت لە شێوازی دڵخۆشکردی دەوروبەرت ئەوە زۆر گرینگە حتا ئەو مامۆستایانەی کە کاتی دەرس پێشکەش دەکەن بڕواتەن هەبی بەشێکی وزە لە بەشداربووەکان و دانیشتوەکانی بەرامبەریان وەردەگرن هەمیشە بەدوای ئەوەدا بگڕێ ئەگەر زانیت وەختێکی وایە کەش و هەوایەکی وا دروست بوو خەریکە مامۆستا لە هیچێک لە قوتابیەکان تووڕە دەبی یا گەیاندنی ئەمانەتەکەی وەکو پێویست ناگەێنی هەوڵ بدە وەکو دەڵێت تەلتیف الئەجوا قسەیەکی وا بینە ناو مۆزوع پرسیارێکی وا دروستکە ئەو مامۆستایش لەوانەیە پێویستی بە دەستخۆشی و پێزانینێکە بی بە جۆرێک لە جۆرەکان کە هەر کەسێکەوە هەوڵیدا دڵی خەڵک خۆشکە خوا پەروەردگاریش دڵی خۆش دەکا و دڵنیابن پێغەمبەری خوا دەفەرمێ سەڵات و سەلام خوای پەروەردگار خۆشی دەخاتەوە دڵی ئەو ئیماندارانەی کە دەیانەوێت دڵی خەڵک خۆشکەن لەگەڵ هەر شتێک تۆ ئەجر و پاداشتی خۆت دەستکەوت و بۆ یە کەسێکی کاریگەر دیسان من دەڵم لەبارەی داهێنکاریەوە زۆر جوانە ئێمە سەرنجی گەنجان بە نمونە بهێنینەوە ئاماژە بە گەنجێک دەکرێت کە لە قۆناغی 12 باشترین و بەرزترین نمرەی بەرزی بەدەستێنا و لە دوای ئەوەش کە توێ زانکۆ لەو زانکۆیش حەقێکی تەواوی ئەو زانکۆیدا و لەوێش بوویەوە ئەوائیلی زانکۆیەکەی دواتر کە لی دەپرسن طبعا لە ڕووی زمانیشەوە زیاتر لە 5 زمان قسە دەکا لی دەپرسن چ شتێک لە پشتی نهێنی سەرکەوتنەکانی تووە چ بڵێ باشە دەڵێت تەنها ئەو دەستەواژەیەم لە مامۆستایەکان وەرگن کە ئێمە دەبی داهێنکاری بکەین دەبی ئێمە نوێخوازی بکەین ئەمن لە شێوازی کۆشەکەم نوێخوازی داهێنکاری کرد دەی لێیان پرسی ناکرێت پێ مامەڵی شێوازی داهێنکاریەکە چییە وتی هەمیشە باسی پلان دەکرا لە شێوازی کۆش و سعی و چەند سەعات و کاتێکی دیاریکراوە بۆ خوێندن بەڕاستی من تااقەتی ئەوەندە کاتە درێژخایانم نەبوو چەند سەعاتێک بۆ فلانە دەرسەدا بنێم ئەی چیت کرد وتی من هەستام یاسایەکم دانا بەناوی یاسای 15 خولەکی یاسای 15 خولەکی چییە گوتی بۆ هەر دەرسێک بۆ هەر کۆششێک بۆ هەر حەز و ڕەغبەتێک تەنها 15 خولەکم دیاری دەکرد دەمبینن ئێستا 5 زمان قسە دەکەم بەڵێ تەنها بە یاسای 15 خولەکی فێری 5 زمان بووم چۆن مەودایەکی دیاریکراوم دیاری نەکرد بەڵام دامنا هەموو ڕۆژێک 15 خولەک دانم بۆ فێربوونی زمان بە بەردەوامین لەسەری توانیم ئێستا 5 زمان قسە بکەم یاسایەکم دانا 15 خولەک لە ڕۆژ هیچ ڕۆژێک بەسەر منداتێنە پەڕی ئللا ممارەسەی حەزی خوێندنەوەی کتێبم هەبی هەموو ڕۆژێک 15 خولەک کەمتر کتێبم نەخوێندیتەوە کە تاقم هەبوو لێم زیاد کردیا بەڵام کەمتر نەهاتیمە خوارێ بۆ دەرسەکانم هەر دەرسێک کە ئەگەر قورسیش بی 15 خولەکەم دیاری دانا ئەگەر ئەو 15 خولەکە شێوازی دۆزینەوەی پرسیارەکانیش و پێشبینیەکانیش بی دەکرێت ئێوەی بەڕێز زۆر بیرۆکەی جوانتر بە خەیاڵی ئێوەدا بێت و لە ڕێی دیاریکردنی کاتێک کە بەردەوام بین لەسەری یا لی زیاترکەین یا لی کەمترکەین بەڵام تۆ ببی خاوەنی بیرۆکەیەکی داهێنرا و ئەزمون و تەجروبەش بە خەڵکی خواروی خۆت و سەروی خۆت وەرگری ئەمن ئەگەر ئێستا لێرە لە باسی هەنگاوەکانی سەرکەوتن بە ئێوەی بەڕێز بڵێم چۆن دەتوانین بە قوتابیەکی قۆناغی 12 بڵێن سەرکەوتنت مسۆگەرە ناجحبوونت مسۆگەرە لەوانەیە زۆرشت بە خەیاڵی ئێمەدا بێ من وەکو مژجێنیەک بە ئێوەی بەڕێز دەڵێم هەر بابەتێک کە دیاری بکەی بیرکاری یا ئینگلیزی یا فیزیا یا زیندەوەرزانی هەر زۆرە دەرسێک ئامادەسازی خۆت کە بتوانی 5 پرسیار پێشبینی بکەی و وەڵامەکەشت لابی دڵنیا بە سەرکەوتن بەشی تۆیە ناڵێم بە ڕێژەی 100% بەڵام لە هەر بابەتێک ئەو قسەی برای خۆتان لەبیر نەچیت لە هەر دەرسێک لە هەر مادەیەک لە قۆناغی 12 5 پرسیاری پێشبینی کراو دیاری بکە و جوابەکەشی بزانە دڵنیابە بەو پەڕیمەتمانەوە تۆ سەرکەوتوو بووی لە قۆناغی 12 دەی هەنگاوی زیاترت هەبی بۆی نمرەی بەرزتر بەدەستبێنی باش من ئەگەر ئێستا هەر لە دەرفەتێکی کراوە زۆر بەسادەیی پرسیارکەم هەر یەکەتان لە تەنیشتی خۆتان بابەتێک دەرسێک دیاری بکە یەک پرسیار بکە و وەڵامەکەی ببیستە یەک ترکە چاوەڕێ دەکەیت با ئێستا ئەوە تەطبیقکەین هەر کەسە لە تەنیشتە خۆی پرسیارێکە داوای جوابەکەی بکە تەنها یەک پرسیار دەی فەرموون تەماشای منکەن لە یەکتر وەرگرن دەی بزانم پرسیارێکە پەیوەست بی بەوەی کە بتوانی جوابەکەی لە لای خۆتە بی و لە یەکتر بپرسی ئەمە باسی قۆناغی 12 دەکەین بۆ نمونە لەبارەی منهەجێک بۆ نمونە لە ئینگلیزی یا لە عەرەبی یا لە بیرکاری دەکرێت کە یەکسەر تۆ بە دوای جوابەکەدا گەڕای بڕواب کە لەوانەیە ئەو پرسیارێک کە ئێستا لە ڕەفیقەکەی خۆت کرد لە ئیمتیحان بێتەوە و هەڵەی لێ ناکەی یا کە پرسیارەکەت لێکرا و نەتزانی ئامادەباشی بۆ بکە لە ئیمتیحان باشترین نمرەی لێ بەدەستدەینی
ئاگدار بن یعنی زۆر بابەتی ئاوا بەو شێوازە لە دەرفەتێکی کەم دەتوانانی دەستکەوتێکی زۆر باش هەبیت. وەڵامەکان ببیستینەوە دەی ئەوە بۆ خۆتان بی ئینشاءڵڵا بتوانین. هەر بۆ خۆشی من شتێک لە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست باس بکەم. دەڵێ مامۆستایەکی بەهیمەت خاوەن ئەزمون و تەجروبە لە هۆڵێکی تاقیکردنەوەی بۆ دەڵێ داخلبوونی قوتابیەکان بۆ قۆناغی 12 و تێستێکی گەورە دەڵێ هەموو ئامادەسازییان بۆ تاقینەوە ئیمتیحان کرد و پرسیارەکانی لە بەردەست بوون. وتی ڕۆخسەت هەیە پرسیارێکتان لێ بکەم؟ هەمویان گوتیان فەرموون. پەیوەستە بە بابەتەکەمان؟ بەڵێ پەیوەستە بە بابەتەکەتان. چێ لە ئێوە بە ڕێژەی 50 ڕازیە داخلی ئیمتیحان دەبێت و فەرمو بڕواتە دەر. دەڵێ بشێکی ئەو قوتابیانەی بەشداری لە تاقیکردنەوەکە هەستان و ڕۆیشتنە دەر. داک و بابت معجەبە بە تو بەدوای ئەوە داگەڕای. سەرسامی ئەوان بپرسینەوە تا چەند دایک و باوکم متمانەیەکی تەواوی بە من هەیە، تا چەند خۆشەویستیەک حەق و ڕێز و مافێکی تەواو لەبارەی خوێندنیش، لەبارەی خۆ ئامادەسازیش، لەبارەی بەدەستهێنانی نمرەش. ئەوە گرینگە تا چەند ئامادەسازیت کردیە، بەس حقیقەتە ڕاستەقینەکەی کە متمانەیەکی تەواوت بە خۆت هەیە تا چەند خۆت لە شوێنێ و ئامادەسازیە. شاعیرە قسەیەکی جوان دەکات، دەڵێ من هەوڵ نادەم تەنها بۆ بەدەستهێنانی نمرەی بەرز و بۆ سەرکەوتن، ئەمن لە خۆم دەپرسم کۆشەکانی خۆم تا چەند جوهد و تاقەی خۆم سەرف کردیە. ئەوە گرینگە بەڕاستی هەمومان تاقەی لە ڕادە بە دەرمان هەیە، بەڵام تا چەند هەوڵی خۆمان بەرەو ئەو تاقە سەرف کردیە و کۆشەکانمان هەوڵمان دایە بۆی. خاڵێکی دیکە بە دوای خاڵەکان ناچمە ناو تەفاسیل، گۆڕینی بیرکردنەوەکانمان بەڕاستی گرینگە. زۆر جار بەشێک لە بیرکردنەوەکانی ئێمە بەلای سیلبی وای لە ئێمە کردی خۆمان دەستی خۆمان گرتیە و ڕێگامان لەبەر خۆمان زەحمەت کردیە. بیرکردنەوەکانت بگۆڕە، هەر جۆرە بیرکردنەوەیەکت هەیە. لە هیچ بیرکردنەوەیەک مەڵێ من لە خۆم رازیمە و لە ئەدای خۆم رازیم، ئەوە گرفتی بۆ تۆ دروست کردیە. لەوانەیە بیرکردنەوەکت بیرکردنەوەیەکی باش بی، ڕێگایەکی باش بی، بەڵام ڕێگایەکی دیکە هەبیت بە کەمترینی ڕێگا دەستکەوتت هەبی کە تاکو ئێستا بەو دەستکەوتەی خۆت رازی بووی. و لە زۆربەی بوارەکانی ژیان چەند خەڵک هەبووە قۆناغێکی ژیانی بۆ بەدەستهێنانی معیشەت و کەسبی ژیانی بە جۆرێک بووە بیرکردنەوەی جیاوازی نەبووە. کەسێکی دیکە هاتیە دوای ئەو کاری بزنس و ئیشی بازرگانی دەست پێ کردێ، بیرکردنەوەکانی گۆڕێ، داهێنکاری تێدا کردیە، داهاتێکی زۆر باشتری دەستکەوتیە لە وەختێکی کەمتریش. و لە هەموو بوارەکان بەتابەتی بۆ تەڵەبی عیلم و زانست و زانیاری پێویستە گۆڕانکاری لە بیرکردنەوەکانمان بکەین. پێغەمبەرانی خوا عەلەیهیمو سەڵات وەسەلام بە جۆرێک جاری وایە بیریان کردیتەوە بۆتە هۆی ئەوەی کە پەیامەکەی خوا پەروەردگاری وەکو پێویست نەگەیەنن کە پەیام و سروشتی خوای پەروەردگاریشیان پێ بووە. حەزرەتی یونس پەیامی خوای پەروەردگاری لابوو، لە قەومەکەی تووڕە بوو، بیرکردنەوەی بە جۆرێک بوو کە بەجێیان بێڵی، بەڵام دواتر تاقی کراوە لایەن خوای پەروەردگار. لێرەشەوە دیسان خوای پەروەردگار ئەمەل نیشانی ئەو پێغەمبەری خۆی دەدا و ئێمەش بەدوای ئەودا. چی ئاەتەکەی لەبیرە لەبارەی تاقیکردنەوەکەی حەزرەتی یونس عەلی نەبینا عەلەیهی سەڵات وەسەلام؟ دوای ئەوەی کە کەوتە ژێر تاقیکردنەوەکان و ئەو سێ تاریکاییە قورسە، ئەو سێ تاریکاییە قورسە، سێ تاریکایەکان چی بوون؟ تاریکایی ناوزگی حوت، بنی بەحر، قوڵی بەحر و شەویش بەسەرداهات. تەماشا ئاەتەکەی خوای پەروەردگار کەن کە دوعای کردو لە خوا پاڕایەوە سبحانك إن كنت من الظالمين أو دعاء خوين بلام أوي إما ما بث معنا فاستجبنا له ونجيناه من الغم باشان وكذلك ننجي المؤمنين. الله أكبر لو بشارة الخوشكري ولامي أو من دايا وكبير كنا وكي خوي قوري كداوا يارمتي لأخوي بروردگار كرد فاستجبنا له ونجيناه رزقار مان كرد بشارته شي زور دل خوشكرا لو دل خوشكرتري بشارتك أبو إيمايا أو معجزة قرآنه وكذلك ننجي المؤمنين. لهر قناغي جيانت بوي، هر آستنگي گروتي كر بوي، هر خمو بجاريك هبو، مالي خمكي من زور قوريه، مالي جينجي مالكي من زور قرصه، مالي اوي بروي من بوتو هر كسي بوا دتوايوا چون دبي وابلي نوا مالي بڵێ خوا پەروەردگار یارمەتی دەری منە، بڵێ ئەوەیان بۆ من خێر بۆ کە هاتیتە بێژ لەوانەیە گرفت و کێشەکانی خۆشم بووە، هەڵەی بیرکردنەوەی من بووە، هەڵەی گوناح و تاوانەکانی من بووە. كل شيء بما كسبت أيديكم. بەڵام داوای خوای پەروەردگار لە خوایەکە کە خەزینەی ئەرز و ئاسمان بەدەستی ئەوە. وكذلك ننجي المؤمنين. و ئێمەش دەڵێن تەوەکولمان بە تۆیە خوای پەروەردگار. زۆر گرینگە ئێمە لەو هەنگاوە هەوڵ بدەین و
بیرکردنەوەکانمان بگۆڕین. من جارێکی دیکە هەر لەبارەی بیرکردن نمونەیەکی سادە دێنم، هەمومان ئەو نمونەیە لە بەرکەوتەی ڕۆژانەی خۆمان دەبینین. هەندێک عائیلە هەیە یا هەندێک کەس و کەسایەتی هەیە زیاد لە ئەندازە حەزی لە بەکارهێنانی عیلاج و دەرمانە. کاتێک کە سەرئێشەیەکی سادەی هەیە، کاتێک کە بۆ نمونە نەخۆشیەک ڕووی تێدەکات، هۆکاری ئەو نەخۆشی لەوانەیە سەرمابوونێکە، لەوانەیە خواردنێکی قورس بووە، لەوانەیە جۆرێک لە جۆرەکان ئەگەر بتوانی سەبر بگری و یا لە سوودوەرگرتنی خۆراکی خۆت گۆڕانکاری بکەیت، لەوانەیە ئەو نەخۆشیە زۆر بە ئاسانی بەڵام پەنا دەباتە بەر عیلاج. بەکارهێنانی عیلاج وای لێدێ ئەو حالەتە سلبی لەسەر منداڵەکانیشی. برادێکمان معاون طبی بوو لە گەڕەکێکی شعبی، گوتی زۆرم پێ سەیر بوو بەشێکی ئەو خەڵکە لە تەمەنێکی 11-12 ساڵی تا 13 هەمووی دەهات وڵای حەبێکی سەر ئێشەمان بدێ، وڵا بۆچەیە کاکە بۆ داکرد نەوەڵا بۆ خۆمە فەرمی بچنەوە ماڵێ بڕۆ ئیسراحەتەکە یا خەونن وەکو پێویست خەوت نەبووە یا خۆت ماندی و ئیسراحەت مەبەستم ڕاستکردنەوەی ئەو جۆرە یەکسەر تو حاڵەتی نائاسایی خۆت تەسلیمی عیلاج و دەرمان نەکەی کە مزاعفاتی خۆشی هەیە. هەر بۆ خۆشی شتێکی دیکەش باسکەم دڵێ یەکێک لەو اختیار و بەتەمەنانەی کە هەندێکیان حەزیان لە عیلاج و دەرمانە لە هەر شوێنێک حەبوو عیلاج و دەرمانێک ببیندرابایە ئەگەر تەنان لە سەرپەنجەرەیەک و زاویەیەکی دیکە بینە بابی خۆم هاکە خرب بەخوا بۆ شوێنی هەر باشە بۆ شتێ دروست کراوە. يعني بجدي توكلي خود لسر خوا پروردگار إرادي بهز أواني كمعنوياتيان بهز و أقداري كسياتي وصحة وتندرستي خويان و أقداري خوراكي تندرستي خويان ورزشي بيويستي روجاني خويان سود و چيج لو زي خورو لا أو خوارنوو لا هواي باكا كان وردقرن برواتان هذه صحتيان باشتري وكم ترينش توشي نخوشي دبن دكتور إسراء خان ليري وتخصصي أو ميقسي لنا كاين زۆر گرنگە بەڕاستی ئێمە لە هەنگاوەکانی ژیان بەو شێوازە هەنگاو بنین خاڵی حوتەم و کۆتایی لەسەر هەڵوەستەکردن لەسەر ئەو بابەتی چۆن نمرەی بەرز بەدەستبێنین. زۆر گرنگە دەرگاکان لەسەر خۆمان دانەخەین. چی دەرگاکان لەسەر خۆمان دانەخەین زۆر گرنگە بەڕاستی ئەوەشیان ڕەحمەتی خوا پەروەردگار دێتە پێش چاومان کە خوا پەروەردگار دەفەرمێ ئین ڕەحمەتی وەسعت كل شيء. ڕەحمەتی خوا پەروەردگار ئەوەندە فراوانە و بەسەر هەموو پانتایی مرۆڤەکان و ئەرز و ئاسمان بۆ ڕەحمەتی خوا پەروەردگار لە خۆمان کەم کەینەوە. ڕووداوێک هەبوو لە سەردەمی پێغەمبەری خوا سەڵات سەلامی خوا لەسەر بێ یەکێک لە سەحابەکان هەڵەیەکی کرد لە ناو مزگەوتی پێغەمبەری خوا وەکو پێویست لەگەڵ مزگەوت مەداری نەکرد و شوێنی دەستنوێژگرتن نەبوو لە وێویستی سەحابەکان بە جۆرێک لەگەڵیان مامەڵە کرد. دواتر ئەو کەسە چی گوت هاوا تەماشای کرد گوتی خوا ئاجان ڕەحم بە من و بە پێغەمبەری خوا بکەی سەڵات سەلام بە کەسی دیکەنا. پێغەمبەری خوا بە بزە و خەندەیەکەوە بە دکتۆرێکی حەکیم و لێزانەوە فەرمووی ڕەحمەتی خوا پەروەردگار ئەوەندە فراوانە بۆ ئاوا بچووکی دەکەیەوە. فەرمووی پێغەمبەری خوا چی بڵێم؟ فەرمووی بڵێ خوایە ڕەحم بە من و بە ئومەتی محەممەد بکەی بە هەموو لایەکیش. ئێمە زۆر جار ڕەحمەتی خوا پەروەردگار گرفتێک کێشەیەک دێت ئەو کێشەیە با ئەمە بە ڕێژەیەک لە ڕێژەکان بڵێن گرفتێکی بۆ دروستکردین بەڵام دەکرێت و نیعمەتەکانی خوا پەروەردگار هەمووی وەلانەیە و هەموو مشکلە و کێشەکانی خۆت و هەموو ئاسۆی فراوانی ئەو ئەرز و ئاسمانە لە ڕێی کێشەکانتەوە ببینی. مامەڵەی لەگەڵ کە بەقەت خۆی هەوڵی لەگەڵ بدە ئەو کێشەیەکە هاتیە و بۆت بە ئەجر حساب ئەگەر سەبر لەسەری گر و هەنگاوەکانیش دیسان دەبێتە ڕابردوو تێدەپەڕی وەکو لە سەرەتایی باسمان کرد کە پێغەمبەر خوا فەرمووی قل الحەمد لله بڵێ الحەمدلله چونکە بووی ڕابردوو. بەڕاستی گرنگە لە دەرگاکانی ڕەحمەتی خوا پەروەردگار لەسەر خۆمان بکەینەوە بە هەموو بوارەکان. یەکێک دەڵێ گرفت و کێشەکانم زۆر بوون ڕۆژ بە ڕۆژ خەم و پەژاری زیاتر ڕویان تێدەکردم. دواتر تەمەشام کرد من لە دڵی خۆمدا کەسێکی لێبوردە نیم کەسێکی میهرەبان نیم ڕقی ئەو هەندێک کەس هەبوو لە بەرامبەر منیشدا حەقی منیان لا نەبوو ڕقم لە خەڵک بوو هەردەم گوت ئەو خەڵکە هەمووی چاوی وایە ئەو خەڵکە بیرکردنەوەی وایە ئەو گرفت و ناخۆشیەکانی من هەمووی ئاماژەی خەڵکە. دواتر دەرێ وەڵڵاهی بەشێکی زۆری چارەسەری ئەو گرفت و ناخۆشیانە و ئەو پاڵەپەستۆیە قورسی لەسەر دڵ و دەروون دروست بوو لە ڕێی تەسامح و لێبوردەیەوە شیفای نەخۆشیەکانیشم و لاچوونی ئەو بربەستانی کە لە ژیانی من دروستی بوو تەنها بە لێبوردەیی والكاظمين الغيظ والعافين عن الناس با لێبوردە بین. بڕواتەن هەی بەدەستهێنانی نمرەی بەرز یەکێکە لە هەنگاوە هەر گرنگەکان کەسێکی کین لە دڵ مەبە کەسێکی ڕقەبەر مەبە کەسێک بە مناقەشە مەکە کەسێک بە معجەب مەبە بە کەسایەتی خۆت زیاد لە ئەندازە و خەڵک وەلانەی بەشێکی زۆری زاکرەکانی مێشت بۆ دەگەڕێتەوە و دەتوانی لە وزە و تاقەی باشتر سەر بکەیت. کەسێکی دیکە دەڵێ توانیم لە قۆناغی 12 بەرزترین نمرەی بەرز بەدەست بێنم نهێنیەک لە پشتی ئەوە بوو کوتی وەڵڵاهی لەو کاتێک کە چوومە ناو قۆناغی 12 دڵی داک و بابم نەڕەمزاند و دوعای خێری داک و بابم و توانیم بەڕازیکردنی دڵی ئەوان هەم ئامانجەکانی خۆشم بەدەست بێنم هەم سەرکەوتنەکەشم لەوە دەبینم. خاڵێکی جوانە هەنگاوێکی سەرکەوتنە. یەکێکی دیکە دەڵێ هەوڵمدا لە قۆناغی 12 خۆم تووشی ئەو گوناحە گەورانە نەکەم کە خەڵک تووشی دەبی.
خاڵێکی زۆر گرینگە دەرگایکی ڕەحمەت بەسەر خۆتدا خۆت لە تاوانەکان بپارێزە خوا پەروەردگار بەرزت دەکاتەوە و یارمەتی دەر و پشتیوانێکی بەهێزتە. یەکێکی دیکە دەڵێ لە ڕێگای سەدەقە و خێر بە ڕەحم و بەزەیم لەگەڵ ئاژەڵ و جاندارەکان. یەکێکی دیکە دەڵێ بە دەرگای بە هاوکاری و بەدەمەوە چوونەوە. پێشتر کەسێک بووم حەزم لە هاوکاری خەڵک نەبوو، وەڵاهی لە کاتی قۆناغی دوازدەم بە پێی پێویست ئەوەندەی کە کۆشەکانم سەرف دەکرد بەڵام هەوڵمدا کەسێکی بەسوود بووم بۆ دەوروبەرم لە ڕێ ئەوە دەبینم خوا پەروەردگار یارمەتی دام و ئەو سەرکەوتنە گەورەی بەنسیب کردم. دەرگاکانی خوا پەروەردگار زۆرن دەکرێت لە ڕێی ئەوانیشەوە لەگەڵ هەنگاوەکانی خۆمان ڕێگای سەرکەوتن ببینینەوە. زانایەکی دیکە دەفەرمێ حکمەتەکانی خوای زۆرن لە قورئان کە ژیانی خۆتی لەسەر بنیاد بنێی. چۆن دەڵێ لەو ئاەتی خوا پەروەردگار ورد بوومەوە ولا تأسوا على ما فاتكم، خەم مەخۆن لەبارەی ڕابردووتان. بەڕاستی خەڵکانێکمان هەیە لەبارەی ڕابردوو مامۆستایەک لە سەردەمی سەرەتاییەوە قسەیەکی پێگوتی ئێستاش ئەو مامۆستایە بێوەزنە هەیە لەلای، یا زۆر زیاد دەگوترێ فڵانە دەرسی خراپی کاریگەری فڵانە مامۆستایە لەسەرتا، بەڵێ لەوانەیە ڕاستەوە خۆ ناڕاستەوە کاریگەریەکی بی، بەڵام من بۆ ئەوەندە بەهێز بم کاریگەری چەند ساڵێکی قسەی کەسێک لەسەرم ببینێت بۆ دەبێ وابین. نا دەکرێت ئەو هەڵەی ڕاستکەینەوە کە لە خاڵی پێشتریش باسمان کرد، ڕاستکردنەوەی بیرۆکە سلبیەکان لێبوردە بە مهرەبان بە و لە شوێنی خراپەی خەڵک تۆ چاکە بکە وأتبع السيئة الحسنة تمحها وخالق الناس بخلق حسن. مرتبەیەکی گەورە وەردەگری فەرمایشتی پێغەمبەری خوا جێبەجێ دەکەی سەڵات و سەلامی خوای لەسەر بێ. ئەوە بەڕاستی زۆر زۆر گرینگە. زادە لە حکمەتی ئەو ئاەتی ولا تأسوا على ما فاتكم زۆر خەزینەی گەورەم دەستکەوت. وتیان چی بوون ئەو خەزینانە؟ دەکرێت بە ئێمەش بڵێ وتی پێتان دەڵێم بەڵام مردم لەگەڵ وعدی مردایەتیم لەگەڵ بدەن بسنەوە سەر تەفسیر و خوێندنەوەی ئەو ئاەتی قورئانە. منیش ئەو لە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەپرسم دەڵێم بسنەوە سەر خوێندنەوەی تەفسیری ئەو ئاەتی ولا تأسوا على ما فاتكم. بزانە چەند خەزینەی گەورەتان لەلا دەست دەکەوی و سر و نهێنی شاراوەتان بۆ دەردەکەوی. بە تایبەتی ئێستا لە پێشوازی مانجی ڕەمەزانین پێویستە ئامادەسازیەکی دەرونی بکەین بەڕاستی لەگەڵ قۆناغی 12 لەگەڵ مانجی ڕەمەزان دەرفەتێکی زۆر باشە بۆ سوود وەرگرتن لە کاتەکانمان. جوانترینشت لە پێشوازی مانجی ڕەمەزان چییە؟ یەکێک لە زانایان دەفەرمێ تەفسیری ئاەتێکی قورئان دەکات دەفەرمێ والذين هم عن اللغو معرضون. لقسي زياد ولتداخلي شي زياد ولكات بفي رودان كاتت بجيروا خوا پرگار بركت دخاتوا كاتت شتي جوانا ذا او حكمتي زانايه كده فرمي لبركتي او آيات قرآن ورمقت دلي كاتك كدن بيني بطاقتم يكسر دم خول دوای ناخوشیەکان یەکسەر خۆشی دێ إن مع العسر يسرا دڵێ هەر کاتێک بێتاقەت باما یەکسەر بەشارەتی خۆشیەکانم دەهاتە پێشچاو ئەو بێتاقەتی لەسەرم بەردەوام نەدەبوو. إن مع نشي قوتيه بعد لدواينا لقلي هر كاتك حسد بنا خوشي كت بزانا أزرد بودا نسري وسركوتن ديتا بشيتو كاتك حسن بنا خوشي دكر إيشو أزاري زستي لقل أوي دادم زاني شفاء الله يخبر هو يشفيني خواهی پەروەردگار شیفا دەنێری. هاچەند خۆشە بێتاقەت مەبە. هەموو دکتۆرەکانش قەناعەتیان وایە هەر کاتێک کە کەسێک پێویستی بە عیلاج بوو قەناعەتیش وا بۆ عیلاجە سارێشکەرە یەکسەر شیفای زووتر بۆ دێ لە کەسێکی دیکە کە قەناعەتی بە عیلاجەکە نەبی و بە هەنگاوی خۆ چارەسەرکردنیش نەبی و بەشێکی چارەسەریش چارەسەری دەرونیە لای هەمومان ڕوونە. بە هەمان شێوەدا لە دەواازەیەکی دیکە خەزانەکانی خۆی پەروەردگار هەر کاتێک هەستم بە زەیقەتی کردوایە لە ڕزق و لە داهاتی ژیان یەکسەر دەمزانی خەزانەکانی خۆی پەروەردگار پڕن لە ڕزق و ڕۆزی یەکسەر قەناعەت و ئەمەلم وابوو کە لەگەڵ بێتاقەتی و دڵتەنجی ڕزقی خۆی پەروەردگار ئامادەیە. لە هەر کاتێک هەستم کردایە شکست لەناو شکستەکەدا سەرکەوتنم دەبینی. إن تنصروا الله ينصركم ويثبت أقدامكم. یەکسەر بەدوای ئەوەدا سەرکەوتنی خوا پەروەردگار و خۆڕاگری و هیمەت و عەزیمەتیش دێ و سەرکەوتن لە دوای سەرکەوتن ئەوە بەڕاستی زۆر زۆر گرینگە. ئاەتێکی دیکەی خوا پەروەردگار هەیە وەکو بەشارەتێک لەو مەجلیسە ئێمە ئاماژەی پێ بکەین إنه لا ييأس من روح الله إلا القوم الكافرون. خوا بەنامامدا حتا زانایان لە ڕاوی ئەو تەفسیری ئەو ئاەتە دەفەرمون ئاگادار بن هەر کەسێک لە هەر شتێکی ژیانی لە هەر قۆناغێکی ژیانی لە هەر گرفتێک کە ڕووی تێکرد دەستەوسان وەستا دەستی لە ئەژنۆی خۆی وەکو دەڵێ بێ ئومێد بوو بزانە لە ئاەتی خوا پەروەردگار تێنەگەیشتیە و مراجعەی تەوەکولی خۆی بکاتەوە پێدا بێتەوە چونکە دەڵێ لە دووشت بەدەرنیە یان ئەوەتە تۆ گومانت لە بەرامبەر قەدەری خوا پەروەردگار هەیە یا ئەوەتە لە بەرامبەر عیلم و زانستی خوا پەروەردگار هەردووچیشیان بەرەو کارەساتی زۆر گەورە دەمان بن. هەمیشە ئومێد و ئەمەلت بەخوای پەروەردگاری خۆتەبی خوای پەروەردگار یارمەتی دەرتە خوای پەروەردگار پشتیوانتە خوای پەروەردگار سەرخەری ئەو کەسانەیە کە داوای یارمەتی لێ دەکەن. بابەتەکە من کۆتایی هات دەواازەی کۆتایی نهێنیەکانی سەرکەوتن باسی بکەین یا لێ بگەڕێن بەچەند خاڵێکی زۆر پوخت بێتاقەت نینە هەندێک دەم و چاو بە جۆرێک دەبینم ئینشاءالله پڕن لە وزە. نهێنیەکانی سەرکەوتن یەکێک لە خاڵە هەرە گرینگەکان من ناچمە ناو تەفاسیل ئێوەی بەڕێز و خۆشەویست لە ڕێخسار و سیمای ڕۆژانەی خۆتان بەرجەستەی بکەن و بەدی بکەن. زوو خەوتن وەلی بەدەنیکە عەلەیکە حەقٌ
یەکێک لە حەق و مافەکان بڕواتان هەبی جاری وا هەیە گەنجێک دەڵێ من تاقەم هەیە چەند جاری وا هەبوو بە مانگ بە هەفتە من شەوان نەخەوتیم و بەیانەکەش تاسیری لێ نەکردیمە بڕۆن لە پسپۆر و دکتۆرەکان پرسیار بکەن لەبارەی سیحەت و مەناعی بەرگری مرۆڤەکان ئەوانەی کە کەم دەخەون ئێستا نا لە داهاتوو زۆرترین یا حالەتی بیرچوونەوە یا حالەتیش لە ژانی دەرونی هەموو شتێکی خراپ حتا هەندێک مەشاکل و کێشەی جەستەیی لە ڕووی پرت لە ڕووی بەژن و باڵا لە کۆمەڵێک بوار مزاعفاتی زۆر زۆری هەیە ئاگداری خۆتان بن حتا ئەوەی حەزی لە جوان دەرکەوتنی ڕوخسار و سیماشە کەمی خەو خراپترین تەسیری هەیە لەسەر شێوە و ڕوخساریشمان خاڵێکی دیکەی گرنگ نهێنیەکانی سەرکەوتن زوو لە خەو هەڵسان بڕواتان هەبی ئەحسا و داتامان لە بەردەستە ئەگەر ڕۆژانە سەعاتێک زووتر لە خەو هەستی سەد و ئەوەندە سەعاتە دێتەوە بەردەست و دەتوانی ئەوەندە بەرهەمی زیاتر کۆشی سەرفکەی و لەو سەریش سەرکەوتنی زیاتر بەدەستبینی هەر درەنگ خەوتنێک لە سەرکەوتن دوورت دەخاتەوە هەر زوو هەڵسانێک لە سەرکەوتن نزیکت دەکاتەوە ئەو قسە لە بیر مەکەن خاڵێکی دیکە گرنگ کە ئێستا ئاماژەمان پێکرد پارێزگاری لە تەندروستی بە هەموو مانایەکانی خاڵێکی دیکەی گرنگ نهێنیەکانی سەرکەوتن خۆراک دروستی ئەوەش خاڵێکی زۆر زۆر گرنگە بڕۆن لەسەری بخوێنەوە زۆرێک لە خۆراک هەیە کە ئێمە دەیخۆین ڕۆژانە ئەوە لەوانەیە بیرکردنەوەمان زیاتر خاو بکات لەوانەیە حاڵەتی نیسیان و لە بیرچوونەوەمان بەسەردا بهێنی یا هەندێک خۆراک هەیە ئەکتیڤ و چالاکمان دەکات لەوانە ئێمە ناتینەوە تەفاسیل بەڵام کۆمەڵێک بابەتی توێژینەوە زانستی زۆر باشەنە بخوێنەوە لەسەری دەستکەوتی زۆر باشمان دەبی خاڵێکی دیکەی زۆر گرنگ کە خوای پەروەردگار لە حکمەتی ئەو ئاین و دینەی خۆی لە ناو حکمەتەکانی نوێژ و عیبارەتەکاندا ڕۆحیەتی وەرزش بەڕاستی وەرزش فرامۆش نەکەین خاڵێکی زۆر زۆر گرینگە بەڵێ هۆکاری سەرەکی بۆ نهێنیەکانی سەرکەوتن کەسێکی زۆری ئەزمون کراو لە ژیانی ڕۆژانەی خۆی وتی بەشێکی وەرزشی حەقێکی پێویستم کە پێدا بەشێکی سەرەکی بووە لە سەرکەوتنی ژیانی من و لە نهێنیەکانی سەرکەوتن خاڵێکی دیکەی گرنگ ئارامی و لەسەرخۆیی لادانی سترێس بە هەموو مانایەکانی کە باسمان کرد لەوی گرنگتر تووڕە نەبوون ڕقەبەری نەبوون لە دڵی خۆمانەوە ئەوانش هەر هەمووی گرنگە و ئاماژەمان پێی کرد خاڵێکی دیکەی گرنگ لە نهێنیەکانی سەرکەوتن بۆ هەموو ئەوانەی کە سەرکەوتنیان بەدەستێت طبعاً هەمووی ئیحسا و داتا و ئەوەی بەسەر من بە تەفسیل ناچمە ناویان پێشبینی پرسیار پێشبینی هاتنەوەی پرسیار بەشێکی قوتابیانی سەرکەوتوو ئەوانەی لە قۆناغەکانی دوای قۆناغی 12 لە زانکۆش لە قوتابی ئەوائیلەکان و سەرکەوتوەکان بوون پێشبینی پرسیارەکانیان کردیە بەشێکی ئەو کتێبەی کە هاتیە داینایە دانرایە وەکو منهەجێک تەماشای کردی ئەوە لێرە لێ پێشبینی پرسیار دەکرێت و جوابەکانیشی وەکو پێویست ئامادەسازێکی بۆ کردیە پێویستی بۆ نەبوو لە وەختی امتحان بش لە ژێ و وەکو بڵێ کاتێکی زیاتری بۆ دابنێ و لە بەرامبەریشدا خۆی بێ توانا ببینیت خاڵێکی دیکەی گرنگ سەدەقە خێر هاوکاری ئەوانەمان باز کرد و ناچینەوە سەرێ کۆتا خاڵ هەر لەبارەی نهێنیەکانی سەرکەوتن گەشتبینی لەبارەی گەشتبینیەوە زۆرمان بیستیە زۆرمان خوێندیتەوە بەڵام من چەند کەلیمەیەک دەڵێم پێم خۆشە ئێوەی بەڕێزیش لەگەڵ من بیان لێنەوە گەشتبینی بریتیە لە چی ئیمان گەشتبینی سەرچاوەی لە ئیمانەوەیە گەشتبینی ڕۆناچی بە دوای خۆدادەینی گەشتبینی متمانە دروست دەکا گەشتبینی هێز دروست دەکا گەشتبینی چاکە و چاڵاچی بە دوای خۆدادەینی گەشتبینی ئاسوودەیی ڕۆح و دەروون دروست دەکا گەشتبینی خۆراگریمان پێدەبەخشیت ئەگەر ئێستا بڵێم دووبارەیکەنەوە لەگەڵ من ئامادەن زۆر بە کورتی دەلێنەوە ئیمان ڕۆناچی متمانە هێز چاڵاچی ئاسوودەیی خۆراگری باشە لە پشتی وشەی گەشتبینیەوە چه هەیە ناومێدی بەداخەوە ناکرێت لە سیما ڕوخساری گەنجان ناومێدی هەبی ئاماژەیان پێ دەکەین بەڵام ئەویان لەگەڵم مەڵێنەوە چی بە دوای خۆدادەینی دڵە ڕاوچێ ترس تاریکی بێهێزی پاشەکشە و هاکەدا زۆر دەسەواشەی دیکە جات خۆ ئێمە لەو بەراوردانە تەماشاکەن دەکرێت گەنجێک بی نعمەتەکانی خواپەرگار لەسەر خۆت ببینی و بە شێوازێک دیکە واتە کۆ تۆ گەشتبین نەبووی دیارە حەزت بە کۆمەڵک دەستەواژەی دیکەیە هەمیشە هەوڵ بدەین قۆناغەکانی سەرکەوتنی ژیان نزیکە لێمانەوە خۆمان لە خۆمانیان دوور نەخەینەوە دواوتەم چمان وەرگرت لەو بابەتەی ئەوڕۆ پێشکەشمان کرد چێ بیرمان دەخاتەوە ناڵم خاڵەکانم بە خاڵبەندی بۆ باسکەن بەڵام چێ لە دەواازەی کۆتایی شتێکمان بیر دەخاتەوە چی لەو بابەتە بەهرەمەند بووین بڵێن زۆر شتی باش بەهرەمەند بووین دەست خۆش بخوا پاداشداتەوە بەڵێ تەماشای دەکەین سەرەتا گەڕانەوە بۆ متمانە بوون بەخۆ و هەروەها
دەستەکانت خۆش بی ئینشاءالله ئەو سیمای گەشتبینی متمانەی لە جەنابتان دەبینین و لە جەنابیشتەوە پەخش دەبیتەوە بۆ هەموو ڕەفیق و دراوسێ و خزم و ناسیاوەکان چی کە بزانین لەو گەڕەکە مشارەکە لەو گەڕەکە بە ئەکتیڤی هەیە بەس لەو گەڕەکە نابینین ئەوەی بە کورتی من دەمێت لە خزمەتی جەنابتان بڵێم ئەوە زۆر گرینگە ئێمە بڵێین ئەو ڕۆ فێر بووین لە ماندوو بوون وزە وەرگرین لە شەکەتی و هیلاکی چێژ دروستکەین ئەوە خاڵێکی زۆر زۆر گرینگە گەنج دەبێ هەمیشەوا بیر بکاتەوە خاڵێکی دیکەی گرینگ باسی ئەومان کرد مێژوو ڕۆژانە تۆمار دەکرێت خۆمانین دەتوانین لاپەڕەکانی مێژومان پڕ لە سەروەری تۆمار بکەین دەی ئێوەی بەڕێزیش ئینشاءالله مێژووی خۆتان لە ئێستاوە بەگەشی ببینن ڕۆژانە گەشتبین بە بۆی لاپەڕەکانی مێژوت بەگەشتبینی تۆمار بکەیت أقول قولي هذا أستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته ببورن ئەگەر سەرمان هێشان دەبێن یا بێتاقەتمان کردبن مۆفەق بن سەربەرز و سەرکەوتوو بن ئینشاءالله خوا پێرگار تەمەنی